أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشند و مهربان بناوي و خداي كانغاي رحمتو سوزو بزايا ألف لام ميم چەند پیتێک لە سەرەتای هەندێک لە سوورەتەکانی قورئاندا هاتوون ژمارەیان 14 پیتە. نیوەی کۆی پیتەکانی زمانی عەرەبین بۆ سەلماندنی ئیعجاز و مەزنی و گرنگی قورئان کە لە توانای هیچ کەسدا نییە بۆ پیتانە کتێبێکی ئاوا بێوێنەدا بنێت. بەڕادەیەک هەتا ئەگەر هەموو گرۆی ئادەمیزاد و پەری کۆ ببنەوە بۆ ئەو مەبەستە بێگومان ناتوانن. هەروەها چەندەها نهێنی تریشی تێدایە. زاناکان لە هەندێکی دواون، هەندێکیشیان وتویانە هەر خدا خۆی زانایە بنهێنی أو بيتانا. الله لا إله إلا هو الحي القيوم خدا ذاتك جگلو هیچ خدا چی ترنیه شانی پرستن بیتو او همیشه زندو و راگر و سرپرشتیاری همو دروست کراوکانیتی. نزل عليك الكتاب بالحق مصدقا لما بين يديه وأنزل التوراة والإنجيل أي پیغمبر خدا قرآنی بۆ تۆ بەڕاست و دروست بەچەند قۆناغێکدا بەزاندووە بەڕازدانەری سەرجەم کتێبە پێشوەکانی پێشخۆیەتی پێش دەستکاری کردنیان هەروەها تەوراتی بۆ موسا و ئینجیلی بۆ عیسا ڕەوانە کردووە لە پێش قورئاندا. من قبل هدى للناس وأنزل الفرقان إن الذين كفروا بآيات الله لهم عذاب شديد والله عزيز ذو انتقام. لكاتێکدا هدایەت و ڕێنمووی بەخشی خەڵکی بوون هەروەها جیاکەرەوەی حەق و بەتاڵی ناردەخوارەوە کە قورئانە. بێگومان ئەوانەی بڕوایان نەهێنا بە ئاەتەکانی خدا بۆ ئەوان سزایەکی سەخت لە دوا ڕۆژدا هەیە. بێگومان خدای گەورە باڵا دەستە و خاوەنی تۆڵە و سزایە لە بێباوەڕان. إن الله لا يخفى عليه شيء في الأرض ولا في السماء بێگومان هیچ شتێک لە خدا ون نابێت نە لە زەوی و نە لە ئاسماندا. هو الذي يصوركم في الأرحام كيف يشاء لا إله إلا هو العزيز الحكيم. ئەو خدایە زاتێکان نەخشەی ڕوخسارتان لە منداڵدانەکاندا دەچێشێت چۆن بیەوێت. هیچ پەرستراوێکی بەڕاست نییە جگە لەو خدایە و ئەو زاتە باڵا دەست و دانا و کار بەجێیە. هو الذي أنزل عليك الكتاب منه آيات محكمات هن أم الكتاب وأخر متشابهات فأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه ابتغاء الفتنة وابتغاء تأويله وما يعلم تأويله إلا الله والراسخون في العلم يقولون آمنا به كل من عند ربنا وما يذكر إلا أولو الألباب. ئەو خدایە زاتێکە کە قورئانی بۆ سەر تۆ ئەی محەممەد ناردەخوارەوە بەشێک لە ئاەتەکانی دامەزراوە و پایەدار و ڕوون و ئاشکران ئەوانە بنچینە و بناغی قورئانەکەن و هەندێکی تریشی واتای جۆرە و جۆر هەڵدەگرن و بە ئاسانی نازانرێن. جا ئەوانەی کە لە دڵیاندا لاری و لادان هەیە حەز لە حەق و ڕاستی ناکەن ئەوانە شوێنی و ئاەتانە دەکەون کەمانای جۆرە و جۆر و فراوانیان هەیە بۆ ئەوەی فیتنە و ئاشوب و ناکۆچی و دووبەرەکی دروست بکەن یان بۆ ئەوەی لێکدانەوەی هەڵەی بۆ هەڵبەستن لە حاڵێکدا کە لێکدانەوەی ئەو جۆرە ئاەتانە هەر خدا خۆی بە تەواوی دەیزانێت. جا ئەو کەسانەی کە لە زانستدا ڕۆچوون دەڵێن ئێمە باوەڕی دامەزراومان بە هەر هەموو ئەو ئاەتانە هەیە کە لەلایەن پەروەردگارمانەوەی و فەرمایشی ئەوە. لراستیدا بێجگە لە خاوەن بیر و ژیرەکان یاداوەری وەرناگرن و بیر ناکەنەوە لەم قورئانە. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب.
ئەوانە دەڵێن پەروەردگارە دوای ئەوەی کە هیدایەت و ڕێنموویت کردین دڵەکانمان لامەدە لە ڕێگەی ڕاست و لە ڕەحمەت و بەخششی تایبەتی خۆت بەهرەوەرمان بکە چونکە بەڕاستی تۆ بەخشندە و بەخشێنەری. ربنا إنك جامع الناس ليوم لا ريب فيه إن الله لا يخلف الميعاد. پەروەردگارە بەڕاستی تۆ کۆکەرەوەی هەموو خەڵکیت لە ڕۆژێکدا کە هیچ گومانی تێدا نییە بێگومان خدا زاتێک نییە کە بەڵێنی خۆی نەباتە سەر. إن الذين كفروا لن تغني عنهم أموالهم ولا أولادهم من الله شيئا وأولئك هم وقود النار. لەو ڕۆژەدا بەڕاستی ئەوانەی کە بێباوەڕن هەرگیز ماڵ و منداڵیان هیچ جۆرە بەرگریەکیان لێ ناکەن لە سزای خوددا ئەوانە سوتەمەنی ئاگری دۆزەخن. كدأب آل فرعون والذين من قبلهم كذبوا بآياتنا فأخذهم الله بذنوبهم والله شديد العقاب. ئەوانە دابوو نەریتیان وەکو دابوو نەریتی دار و دەستەی فرعون و ئەوانەی کە پێشیان هاتون وایە ئاەت و معجزەکانی ئێمەیان بە درۆدانە خداش ئەوانی بەهۆی گوناه و تاوانیانەوە بەتوندی سزادا و گرفتاری کردن و خدا تۆڵە سێنەرێکی بەهێز و بەزەبرە. قل للذين كفروا ستغلبون وتحشرون إلى جهنم وبئس المهاد. ئەی محەممەد بڵێ بەوانەی کە بڕوایان نەهێناوە سەرنجام تێک دەشتێن و ژێردەست دەخرێن لە دنیادا لە ڕۆژی دواییشدا کۆ دەکرێنەوە و ڕاپێچ دەکرێن بۆ ناو دۆزەخ کە ناخۆشترین جێگەیە. قد كان لكم آية في فئتين التقتا فئة تقاتل في سبيل الله وأخرى كافرة يرونهم مثليهم رأي العين والله يؤيد بنصره من يشاء إن في ذلك لعبرة لأولي الأبصار. أي محمد بو خلق بڵێ بێگومان لەو دوو دەستەیەی کە لە جەنجی بەدردا ڕوبەڕووی یەکتر وەستان نیشان و پندێکی گەورە بوو بۆتان دەستەیەکیان لە پێناوی خوددادا دەجەنگان دەستەکەی تریان بێباوەڕ بوون. ئیمانداران لە بەرچاوی ئەواندا دوو ئەوەندەیان دەنواند لە مەیدانی جەنگدا بە چاوی بینایی و بینین. خدا فریشتەشی دابەزاند بۆ یارمەتی ئیمانداران. خدا پشتگیری هەر دەستەیەک و هەر کەسێک بیەوێت دەیکات. بەڕاستی لەو یارمەتیەدا پند و ئامۆژگاری هەیە بۆ ئەوانەی کە بینایی خۆیان بەکاردەهێن و بە وردی بیر دەکەنەوە کە چۆن کۆمەڵەیەکی کەم زاڵ بوون بەسەر کۆمەڵەیەکی زۆردا. زين للناس حب الشهوات من النساء والبنين والقناطير المقنطرة من الذهب والفضة والخيل المسومة والأنعام والحرث ذلك متاع الحياة الدنيا والله عنده حسن المآب. ئارەزووی ئافرەت و بوونی نەوەی نێرینە و خاوەنێتی ئاڵتون و زێڕ و زیوی زۆر و زەبەند و ئەسپی چاک و ڕەسەن و هۆکانی هاتوچۆ هەروەها ماڵات و زەوی و زاری کشت و کاڵ بۆ خەڵکی ڕازێنراوەتەوە. ئەوانە هەمووی ناز و نیعمەتی ژیانی دنیان خداش بۆ چاکان شوێنی گەڕانەوەی ڕازاوە و خۆشی لای خۆی ئامادە کردووە کە بەهەشتە. قل أنبئكم بخير من ذلكم للذين اتقوا عند ربهم جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها وأزواج مطهرة ورضوان من الله والله بصير بالعباد. أي محمد بو خلق بڵێ ئایا هەواڵی چاکتر لەو ناز و نیعمەتانەتان پێڕابگەێنم
ئەویش ئەمەیە کە بۆ ئەوانەی پارێزکار و خوددا ناسن لای پەروەردگاریان باخەکانی بەهەشت ئامادەیە بۆیان کە چەندەها ڕووبار بەژێر درەختەکانیدا و بەبەردەم کۆشکەکانیدا دەڕوات هاوڕێ لەگەڵ ژیانی نەبراوە لەگەڵ هاوسەرانی پاکیزەدا و بەدەم هەستکردنی بەردەوام بە ڕەزامەندی پەروەردگاری ئازیز بێگومان ئەم خودایە بینایە بە بەندەکانی الذين يقولون ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وقنا عذاب النار ئەوانەی کا دەڵێن پەروەردگارە بەڕاستی ئێمە ئیمان و باوەڕمان هێناوە دە لە گونەهاکارمان خۆش ببە و لە ئاگری دۆزەخ بمان پارێزە الصابرين والصادقين والقانتين والمنفقين والمستغفرين بالأسحار جا ئەو ئیماندارانە ئەمە سیفەتیانە خۆگر و ئارامگرن لە بەرامبەر ناسۆر و ناخۆشیەکانی ژیانەوە ڕازگۆ و خواپەرستن ماڵ و سامان دەبەخشن و لە بەرەبەیانەکاندا داوای لێخۆشبوون لە پەروەردگاریان دەکەن چونکە وا هەز دەکەن کە وەک پێویست خوددا پەرستیان نەکردووە شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط لا إله إلا هو العزيز الحكيم خدای گەورە لە ڕێگەی دروستکراوانیەوە کە هەمووی نیشانەی دەسەڵاتی دەنوێنێت خۆی شایەتی داوە و دەری خستووە و سەلماندوویەتی کە بەڕاستی جگەل لەو هیچ خودایەکی تر نییە کە شایەنی پەرستن بێت هەروەها فریشتەکان و خاوەن زانستەکانیش لە پێغەمبەران و زانایان کە بە ڕێگەیەکی ڕاست و دروست دەیسەلمێنن خوددا هەمیشە دادپەروەری ڕەهایە و جگە لەو زاتە خودایەکی تر نییە و ئەو خودایەکی باڵا دەست و دانایە إن الدين عند الله الإسلام وما اختلف الذين أوتوا الكتاب إلا من بعد ما جاءهم العلم بغيا بينهم ومن يكفر بآيات الله فإن الله سريع الحساب بەڕاستی دین و ئاینی پەسند لەلای خوددا تەنها ئاینی ئیسلامە ئەوانەشی کە کتێبە ئاسمانیەکانیان دراوەتێ جیاوازیان لە نێواندا پەیدا نەبووە مەگەر لە دوای ئەوەی زانست و زانیاری تەواویان بۆ هاتووە دەربارەی ڕاستی محەممەد و ئیسلام ئەمەش بەهۆی دنیا پەرستی و حەسوودی و ستەمکردنیان لە نێوان خۆیان چونکە ڕازی نەبوون بە پێغەمبەرێک لە غەیری خۆیان جا ئەوەی باوەڕی بە فەرمان و ئاەتەکانی خوددا نەبێت ئەوە بێگومان خوددا بە خێرایی حسابی خۆی دەکات لەگەڵیاندا هەرزوو بە دۆزەخیان دەگەێنێت فإن حاجوك فقل أسلمت وجهي لله ومن اتبعني وقل للذين أوتوا الكتاب والأميين أأسلمتم فإن أسلموا فقد اهتدوا وإن تولوا فإنما عليك البلاغ والله بصير بالعباد خۆ ئەگەر مجادلە و گفتوگۆی سەختیان لەگەڵدا کردیت ئەی محەممەد تۆش بڵێ من و ئەوانەی کە شوێنم کەوتون ڕوومان کردوتە خوددا و تەنها ملکەتی ئەوین بەوانەی کە کتێبیان پێدراوە و ئەوانەشی نەخوێندەوارن لە مشریکانی عەرەب بڵێ ئایا ئێوە تەسلیم بوون بە خوددا و موسڵمان بوون خۆ ئەگەر تەسلیم بوون ئەوە مانای وایە بەڕاستی ئەوە هیدایەتیان وەرگرتووە خۆ ئەگەر پشت هەڵکەن و باوەڕ نەهێنن ئەوە تەنها گەیاندنی پەیامەکە لەسەر تۆیە خودای گەورەش بینایە بە بەندەکانی إن الذين يكفرون بآيات الله ويقتلون النبيين بغير حق ويقتلون الذين يأمرون بالقسط من الناس فبشرهم بعذاب أليم بەڕاستی ئەوانەی باوەڕ ناهێنن بە ئاەت و فەرمانەکانی خوددا و پێغەمبەرانیش بەبێ هیچ حەقێک دەکوژن و ئەو خەڵکانەش دەکوژن کە فەرمان بەدادپەروەری دەدەن كواتا مجدي سزايشي پر ايشيان بيبدا أولئك الذين حبطت أعمالهم في الدنيا والآخرة وما لهم من ناصرين ئەوانە کەسانێکن کردەوەکانیان پوچ بۆتەوە لە دنیا و قیامەتدا
کەسیش نییە پشتیوانی لەوان بکات. ألم تر إلى الذين أوتوا نصيبا من الكتاب يدعون إلى كتاب الله ليحكم بينهم ثم يتولى فريق منهم وهم معرضون. ئایا نابینی ئەو کەسانەی بەشێک لە کتێبی ئاسمانیان پێدراوە کاتێک بانگ دەکرێن بۆ لای کتێبی خوددا تەورات تا فەرمان ڕەوایی بکات لە نێوانیاندا پاشان دەستەیەکیان پشت هەڵدەکەن و لە کاتێکدا ئەوان سەرپێچی کەرن. ذلك بأنهم قالوا لن تمسنا النار إلا أياما معدودات وغرهم في دينهم ما كانوا يفترون. بۆیە ژوا دەکەن چونکە بەڕاستی ئەوان دەیانوت هەرگیز ئاگری دۆزەخ چەند ڕۆژێکی کەم نەبێت بەر لەشمان ناکەوێت و ئەوەی لە ئاینەکەیاندا بۆ خۆیان هەڵبەستە بوو سەری لێشەواندن و تەفرەیدان. فكيف إذا جمعناهم ليوم لا ريب فيه ووفيت كل نفس ما كسبت وهم لا يظلمون. ئاخۆ حاڵیان چۆن بێت کاتێ لەو ڕۆژەدا کۆیان دەکەینەوە کە هیچ گومانێک لە هاتنیدا نییە و هەموو کەس پاداشتی کار و کردەوەی خۆی پێدەدرێت لە کاتێکدا ئەوان ستەمیان لێ ناکرێت. قل اللهم مالك الملك تؤتي الملك من تشاء وتنزع الملك ممن تشاء وتعز من تشاء وتذل من تشاء بيدك الخير إنك على كل شيء قدير. أي پیغمبر أي إيماندار بڵێ خودایە تۆ خاوەنی هەموو شتێکیت دەسەڵات دەبەخشیت بە هەر کەسێک بتەوێت و دەسەڵات وەردەگریتەوە لە هەر کەسێک بتەوێت هەر کەس بتەوێت باڵا دەستی دەکەیت هەر کەسێکیش بتەوێت زەلیل و بێ دەسەڵات و ژێر دەستی دەکەیت هەرچی خێر هەیە هەر بەدەست تۆیە بێگومان تۆ دەسەڵاتداری بەسەر هەموو شتێکدا. تولج الليل في النهار وتولج النهار في الليل وتخرج الحي من الميت وتخرج الميت من الحي وترزق من تشاء بغير حساب. شەو تێ هەڵکێشی ڕۆژ دەکەیت ڕۆژ تێ هەڵکێشی شەو دەکەیت زیندوو لە مردوو دەردەهێنیت مردوو لە زیندوو دەردەهێنیت ڕزق و ڕۆزی بێ حیساب و بێشمار دەبەخشیت بە هەر کەس بتەوێت کارەکانت هەر هەمووی پڕە لە حکمت و دانایی بەندەکانت سەرسام و سەرسوڕماون لە کەماڵی تۆ. لا يتخذ المؤمنون الكافرين أولياء من دون المؤمنين ومن يفعل ذلك فليس من الله في شيء إلا أن تتقوا منهم تقاه ويحذركم الله نفسه وإلى الله المصير. نابێت ئیمانداران کافران بکەنە پشت و پەنا و یار و یاوەری خۆیان لە جیاتی ئیمانداران ئەوەی کاری وا بکات ئەو کارەی دەبێتە هۆی ئەوەی هیچ پەیوەندیەکی ئیمانی بە خودداوە نەمێنێت مەگەر لەبەر ئەوەی خۆتان بە بێگومان لە شەڕیان بپارێزن و قوتار بن ئەویش بەوەی بەدەم ڕازیان بکەن نەک بەدڵ و کردەوە. خدای گەورەش بێدارتان دەکاتەوە بە سیفەتی تۆڵەسەدنەوەی خۆی دەتان ترسێنێت تا کاری ناڕەوای وا نەکەن سەرنجام و گەڕانەوەتان هەر بۆ لای خودایە. قل إن تخفوا ما في صدوركم أو تبدوه يعلمه الله ويعلم ما في السماوات وما في الأرض والله على كل شيء قدير. پێیان بڵێ ئەگەر ئەوەی لە سینەتاندا جێگیرە و بیشارنەوە یاخود ئاشکرای بکەن ئەوە خوددا پێی دەزانێت هەرچیش لە ئاسمانەکان و زەویدا هەیە هەر پێی دەزانێت و خوددا دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا هەیە. يوم تجد كل نفس ما عملت من خير محضرا وما عملت من سوء تود لو أن بينها وبينه أمدا بعيدا ويحذركم الله نفسه والله رؤوف بالعباد.
ڕۆژێک دێت هەموو کەس کار و کردەوەکانی خۆی دەبینێت ئامادەکراون بە خێر و شەڕیەوە تاوانبار ئاوات دەخوازێت کە لە نێوان خۆی و کردەوە خراپەکانیدا مەودایەکی دوور و درێژ هەبوایە خدای گەورەش بێدارتان دەکاتەوە بە سیفەتی تۆڵەسەندنەوەی خۆی دەتان ترسێنێت لەوەی کە کاری ناڕەوا بکەن و خدا بە سۆز و بە بەزەیە بۆ ئەو بەندانەی کە بەم ئاگاداریانە دڵیان ڕادەچەڵەکێت پێش هاتنی ئەو ڕۆژە قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم والله غفور رحيم ئەی پێغەمبەر بە ئیمانداران بڵێ ئەگەر ئێوە خوداتان خۆش دەوێت دەشوێنی من بکەون و لە فەرمانی من دەرمەچن ئەو کاتە خوداش ئێوەی خۆش دەوێت و لە گوناه و هەڵەکانیشتان خۆش دەوێت ئەو خدایە لێ خۆش بوو میهرەبانە قل أطيعوا الله والرسول فإن تولوا فإن الله لا يحب الكافرين دووبارە پێیان بڵێ فەرمانبەرداری خدا و پێغەمبەر بن خۆ ئەگەر سەرپێچی بکەن و پشتی تێ بکەن ئەوە دڵنیابن خدا بێباوەڕانی خۆش ناوێت إن الله اصطفى آدم ونوحا وآل إبراهيم وآل عمران على العالمين بەڕاستی خدا ئادەم و نوح و نەوەکانی ئیبراهیم و نەوەکانی عیمرانی هەڵبژاردووە و ڕێزی داون بەسەر خەڵکی هەموو جیهاندا ذرية بعضها من بعض والله سميع عليم ئەوانە نەوەیەکن یەک ڕەچەڵەکن هەندێکیان لە هەندێکی تریان بوون خدا خۆی بیسەر و زانایە چاک دەیزانی کە شایستن بۆ ئەو کارە پیرۆزە إذ قالت امرأة عمران رب إني نذرت لك ما في بطني محررا فتقبل مني إنك أنت السميع العليم بەیاد بێنە کاتێک هاوسەری عیمران وتی پەروەردگارە بەڕاستی من بڕیارم داوە و نەزرم کردووە ئەو منداڵەی لە سکمدایە ئازاد کراو بێت لە هەموو ئەرک و ئیش و کارێک تا هەر لە خزمەتی بەیت المەقدس دابێت دەتۆش لێم وەربگرە چونکە بەڕاستی تۆ خدایەکی بیسەر و زانایت فلما وضعتها قالت رب إني وضعتها أنثى والله أعلم بما وضعت وليس الذكر كالأنثى وإني سميتها مريم وإني أعيذها بك وذريتها من الشيطان الرجيم بەڵام کاتێک منداڵەکەی بوو بە دڵشکاویەوە وتی پەروەردگارە خۆ من کچم بوو بێگومان خدا خۆی چاک دەزانێت کە چی بووە خۆ ئاشکرایە کوڕیش وەکو کچ نییە لەگەلێ ڕۆوە و هەریەکە ئەرک و فەرمانی خۆی هەیە ئەوەی بە ئافرەت دەکرێت بە پیاو ناکرێت بە پێچەوانەشەوە ژن و پیا و تەواوکاری یەکترن و هیچیان لەلای خدا کەم ڕێز نین ئەرچی خزمەتکاری بەیت المەقدسیش بەو ناکرێت منیش بەڕاستی ناوم نامەریەم و من ئەی پارێزم بە تۆ خۆی و وەچەکەی لە شەیتانی ڕەجم کراو فتقبلها ربها بقبول حسن وأنبتها نباتا حسنا وكفلها زكريا كلما دخل عليها زكريا المحراب وجد عندها رزقا قال يا مريم أنى لك هذا قالت هو من عند الله إن الله يرزق من يشاء بغير حساب اینجا پەروەردگاری بە شێوەیەکی جوان و پەسەند مەریەمی وەرگرت زۆر بە جوانی پێی گەیاند زەکەریای کردە مامۆستا و سەرپەرشتی کە هەم خزم و هەم پێغەمبەر بوو تا بە چاچی دینداری فێر بکات پاشان کە مەریەم گەورە بوو هەر کاتێک زەکەریا دەچوو بۆ سەردانی لە شوێنی خواپەرستیەکەیدا دەیبینی ڕزق و ڕۆزی و ناز و نیعمەتی جۆرە و جۆری لایە زەکەریا وتی ئەی مەریەم ئەم هەموو ڕزق و ڕۆزیەت لەکوێ بوو مەریەم لە وەڵامی داوتی ئەوە لەلایەن خوداوەیە ئەو بۆم دەنێرێت بەڕاستی خدا بە هەر کەس بیاوێت ڕزق و ڕۆزی بێسنوور و بێهۆکار دەبەخشێت هنالك دعا زكريا ربه
قال رب هب لي من لدنك ذرية طيبة إنك سميع الدعاء ئالەو کات و شوێنەدا زەکەریا هانا و نزای بۆ پەروەردگاری لێ بەرز بۆەوە وتی پەروەردگارە نەوەی چاک و پاکم پێ ببەخشە بەڕاستی تۆ بیسەری دوعا و نزایت. فنادته الملائكة وهو قائم يصلي في المحراب أن الله يبشرك بيحيى مصدقا بكلمة من الله وسيدا وحصورا ونبيا من الصالحين. جا یەکسەر فریشتە جبرائیل بانجی کرد لە کاتێکدا زەکەریا لە میحرابەکەدا وەستا بوو نوێژی دەکرد وتی بەڕاستی خودای گەورە مژدە دەداتێ بەبەخشینی کوڕێک ناوی یەحیایە بەڕازدانەری فەرمانی تایبەتی خودایە و گەورە و ڕێزدارە و خۆپارێزە لە گوناهان و پێغەمبەرێکە لە چاکان. قال رب أنا يكون لي غلام وقد بلغني الكبر وامرأتي عاقر قال كذلك الله يفعل ما يشاء. زەکەریا وتی پەروەردگارە ئاخۆ چۆن منداڵم پێدەبەخشید خۆ من پیری نەنجی پێ هەڵچنیوم هاوسەرەکەشم سک ناکات خدای گەورەش فەرمووی کاری خدا هەر ئاوایە و هەر چیەکی بوێ دەیکات. قال رب اجعل لي آية قال آيتك ألا تكلم الناس 3 أيام إلا رمزا واذكر ربك كثيرا وسبح بالعشي والإبكار. اینجا زەکەریا وتی پەروەردگارە نیشانەیەکم بۆ دیاری بکە تا دڵنیابم کە خێزانم سکی بووە. خدای گەورەش فەرمووی نیشانەکە دەوەیە کە توانای قسەکردنت تا 3 ڕۆژ لەگەڵ خەڵکیدا نابێت زمانت دەبەسترێت مەگەر بە ئیشارەت و ئاماژە نەبێت. تۆش زۆر یادی پەروەردگارت و تەسبیحات و ستایشی بکە بەتایبەتی لە دەمە و ئێوارە و بەرەبەیاندا. وإذ قالت الملائكة يا مريم إن الله اصطفاك وطهرك واصطفاك على نساء العالمين. هەروەها یادیان بهێنە کاتێک جبرائیلی فریشتە وتی ئەی مەریەم بەڕاستی خدا تۆی هەڵبژاردووە و خاوێن و پاکیزەی کردویت هەڵی بژاردویت و ڕێزی داویت بەسەر هەموو ئافرەتانی جیهاندا. يا مريم اقنتي لربك واسجدي واركعي مع الراكعين. ئەی مەریەم ملکەت و فەرمان بەرداری پەروەردگارت بە سوژدە و کڕنوشی بۆ ببە لەگەڵ کڕنۆش بەراندا. ذلك من أنباء الغيب نوحيه إليك وما كنت لديهم إذ يلقون أقلامهم أيهم يكفل مريم وما كنت لديهم إذ يختصمون. ئەو شتانەی باسکران چەند هەواڵێک بوون لە غەیبەوە ئێمە لە ڕێگەی وەحی و سروشەوە بە تۆی دەگەیەنین خۆ تۆ ئەی محەممەد لەوێ نەبوویت کاتێک پێنووسەکانیان هەڵ ئەدایە ئاوەوە پێنووسی چێ سەرکەوت و ئاو نەیبرد ئەوەیان مەریەم پەروەردە بکات تۆ لەوێش نەبوویت کاتێک کێشەیان هەبوو لەسەر ئەوەی چێ بەخێوی بکات. إذ قالت الملائكة يا مريم إن الله يبشرك بكلمة منه اسمه المسيح عيسى ابن مريم وجيها في الدنيا والآخرة ومن المقربين. هەروەها یادیان بهێنە کاتێک فریشتەکە بە مەریەمی وت ئەی مەریەم بەڕاستی خدا مژدە دەداتێ بە وشەیەکی خۆی کە فەرمانی کون فەیەکونە ڕۆڵەیەکت پێ ببەخشێت کە ناوی ئەلمەسیحە ئیسای کوڕی مەریەمە کە پیا و ماقوڵ و پایە بەرزە لەم دنیادا لە قیامەتیشدا لە دەستەی نزیکانە لە ئێمەوە. ويكلم الناس في المهد وكهلا ومن الصالحين. جا ئیسا لە بێشکەدا و بە گەورەیش قسە دەکات بۆ خەڵکی و لە پیا و چاکانیشە. قالت رب أنا يكون لي ولد ولم يمسسني بشر
قال كذلك الله يخلق ما يشاء إذا قضى أمرا فإنما يقول له كن فيكون. ئەوسا مەریەم وتی پەروەردگارە جا چۆن من منداڵم دەبێت خۆ کەس توخنم نەکەوتووە. جبرائیل فەرمووی ویست و فەرمانی خدا هەروایە و چی بوێت دروستی دەکات هەر کاتێک شتێکی بوێت تەنها پێی بڵێ ببە دەست بەجێ دەبێت. ويعلمه الكتاب والحكمة والتوراة والإنجيل. هەروەها خدای گەورە فێری کتێب و نووسین و دانایی و تەورات و ئینجیلی دەکات. ورسولا إلى بني إسرائيل أني قد جئتكم بآية من ربكم أني أخلق لكم من الطين كهيئة الطير فأنفخ فيه فيكون طيرا بإذن الله وأبرئ الأكمه والأبرص وأحيي الموتى بإذن الله وأنبئكم بما تأكلون وما تدخرون في بيوتكم إن في ذلك لآية لكم إن كنتم مؤمنين. لآين ددار ڕای دەگەێنێت بەنەوەی ئیسرائیل کە من پێغەمبەرێکم بۆ لای ئێوە ڕەوانە کراوم بەڵگە و نیشانەیەکشم پێیە لەلایەن پەروەردگارتانەوە ئەویش ئەمەیە کە من لە قورشێوەی باڵندەتان بۆ دروست دەکەم اینجا فووی پێدا دەکەم بە فەرمانی خدا یەکسەر دەبێتە باڵندەیەکی زیندوو و کوێری زگماک و نەخۆشی بەڵەچی چاک دەکەمەوە بە ویستی خدا و مردوانیش زیندوو دەکەمەوە بە فەرمانی خدا و هەواڵی ئەو شتانەی کە دەیخۆن و هەڵی دەگرن لە ماڵەکانتاندا پێتان ڕادەگەێنم بەڕاستی لەو شتانەدا بەڵگە و نیشانە هەیە بۆتان ئەگەر ئیماندارن. ومصدقا لما بين يدي من التوراة ولأحل لكم بعض الذي حرم عليكم وجئتكم بآية من ربكم فاتقوا الله وأطيعون. هەروەها بەڕازدانەری ئەو تەوراتم کە لە بەردەستمدایە هاتووم بۆ ئەوەی هەندێک لەو شتانەی لەسەرتان حرام کراوە بە فەرمانی خدا حەڵاڵی بکەم و بەڵگەشم بۆ هێناون لەلایەن پەروەردگارتانەوە لەسەر ڕاستی پێغەمبەرایەتیم کەواتە لە خدا بترسن و فەرمان بەرداری من بن و بەقسەم بکەن. إن الله ربي وربكم فاعبدوه هذا صراط مستقيم. بەڕاستی هەر خدا پەروەردگاری منیش و ئێوەشە کەواتە تەنها ئەو پەرسن و ملکەچی ئەو بن ئەمەیە ڕێبازی ڕاست و دروست. فلما أحس عيسى منهم الكفر قال من أنصاري إلى الله قال الحواريون نحن أنصار الله آمنا بالله واشهد بأننا مسلمون. جا کاتێک ئیسا هەستی بە کوفر و بێدینی ئەوانە کردوتی چێ پشتیوانمە بۆ لای خدا چێ دێت تا پێکەوە بەرنامەی خدا بگەێنین. حەواریەکان وتیان ئێمەین پشتیوانانی دین و ئاینی خدا باوەڕی تەواومان بەو خدایە هێناوە تۆ شایەتی بدە کە بەڕاستی ئێمە موسڵمان و ملکەت و فەرمان بەردارین. ربنا آمنا بما أنزلت واتبعنا الرسول فاكتبنا مع الشاهدين. ئەوسا وتیان پەروەردگارە ئێمە باوەڕمان هێناوە بەوەی داد بەزاندووە و ڕەوانت کردووە شوێن کەوتەی پێغەمبەرەکەشتین دەتۆش لە ڕێزی شایەتەکانی گەیاندنی بەرنامەکەتدا تۆمارمان بکە. ومكروا ومكر الله والله خير الماكرين. بەڵام دوژمنانی خدا پیلانیان جێڕا خداش پیلانەکانی پوچکردنەوە چونکە خدا چاکترین و بەدەسەڵاتترین زاتێکە لە هەڵوەشاندنی نەخشە و پیلانی دوژمنانیدا. إذ قال الله يا عيسى إني متوفيك ورافعك إلي ومطهرك من الذين كفروا وجاعل الذين اتبعوك فوق الذين كفروا
وجاعل الذين اتبعوك فوق الذين كفروا إلى يوم القيامة ثم إلي مرجعكم فأحكم بينكم فيما كنتم فيه تختلفون. بەیادیان بهێنە کاتێک خدا فەرمووی ئەی عیسا من بە شێوەیەکی ئاسایی تۆ دەمرێنم پاشان تۆ پایەدار و بەرز و بڵند دەکەمەوە لای خۆم لە دەستی ناپاچی ئەوانەی کە بێباوەڕن ڕزگارت دەکەم و پاک ڕات دەگرم و بەرزی و بڵندی دەبەخشم بەوانەی کە شوێن کەوتەی تۆن بەسەر کافراندا هەتا ڕۆژی قیامەت لەوە دواش گەڕانەوەتان هەر بۆ لای منە ئەوسا دادوەری و فەرمانڕەوایی دادپەروەرانە دەکەم لە نێوانتاندا لەو شتانەدا کە کێشەتان لەسەری هەبووە و ڕاتان دەربارەی جیاواز بووە. فأما الذين كفروا فأعذبهم عذابا شديدا في الدنيا والآخرة وما لهم من ناصرين. جا ئەوانەی بێباوەڕبوون سزای تونند و تیژیان دەدەم لە دنیادا بەشکستی و سەرشۆڕیان لە قیامەتیشدا بە ژیانی سەختی ناو دۆزەخ جا لەوێ کەسیان دەست ناکەوێت کە یاری دەدەر و پشتیوانیان بێت لە سزای من بیان پارێزێت. وأما الذين آمنوا وعملوا الصالحات فيوفيهم أجورهم والله لا يحب الظالمين. ئەوانەشی کە باوەڕیان هێناوە بە ئاینی ئیسلام و کار و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە ئەوە خدا بە تەواوی پاداشیان دەداتەوە بەڕاستی خدا ستەمکارانی خۆش ناوێت. ذلك نتلوه عليك من الآيات والذكر الحكيم. ئەو هەواڵ و بەسەرهاتانەی کە بەسەرتدا دەیخوێنینەوە ئەی محەممەد لە ئاەتەکانی خدایە و لە یاد و باسەپڕ داناییەکانە. إن مثل عيسى عند الله كمثل آدم خلقه من تراب ثم قال له كن فيكون. بەڕاستی نمونەی دروستبوونی عیسا لەلایەن خداوە وەک نمونەی ئادەم وایە کە لە خاک دروستی کرد و لەوە دوا فەرمانیدا پێیوت ببە بە ئینسان ئەویش بوو. عیسا دایکی هەبوو ئادەم دایک و باوکیشی نەبوو. الحق من ربك فلا تكن من الممترين. حقیقت و ڕاستی هەر ئەوەیە لەلایەن پەروەردگارتەوەیە کەواتە نەکەیت بچیتە ڕیزی ئەوانەی کە گومان کارکردی هەیە لەسەریان. فمن حاجك فيه من بعد ما جاءك من العلم فقل تعالوا ندع أبناءنا وأبناءكم ونساءنا ونساءكم وأنفسنا وأنفسكم ثم نبتهل فنجعل لعنة الله على الكاذبين. دوای ئەوەی کە هەموو ئەو ڕاستیانت پێگەیش دەربارەی عیسا جا ئەگەر کەسانێک هەر مجادلەیان کرد و لەسەری ڕۆیشتن و شتی ناڕەوایان دەربارەی عیساوت تۆش پێیان بڵێ وەرن با کوڕانی ئێمە و کوڕانی ئێوە ئافرەتانی ئێمە و ئافرەتانی ئێوە خۆمان و خۆشتان بانگ بکەین و ئامادەبین لە شوێنێکی تایبەتدا پاشان لە خدا بپاڕینەوە و اینجا داوا بکەین نەفرین و لعنەتی خدا دا ببارێتە سەر درۆزنەکان. إن هذا لهو القصص الحق وما من إله إلا الله وإن الله لهو العزيز الحكيم. بەڕاستی هەر ئەمەیە بەسەرهاتی ڕاست و دروست دەربارەی عیسا و دایکی هیچ خدایەک نییە جگە لە ئەڵڵاه بێگومان ئەو ئەڵڵایە هەر خۆی باڵا دەست و دانایە. فإن تولوا فإن الله عليم بالمفسدين. لەگەڵ ئەم هەموو بەڵگە و ڕاستیانەدا ئەگەر هەر ڕوویان وەرجێڕا و پشتیان تێکرد ئەوە بزانە ئەوانە ڕاستی خواز نین خداش زانا و ئاگایە بەوانەی کە تۆوی تاوان و خراپە دەچێنن. قل يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم ألا نعبد إلا الله ولا نشرك به شيئا
ولا يتخذ بعضنا بعضا أربابا من دون الله فإن تولوا فقولوا اشهدوا بأننا مسلمون. أي محمد بڵێ ئەی ئەوانەی کتێبتان بۆ ڕەوانە کراوە ورن بەدەم بانگەواز و بەرنامەیەکەوە کە هاو بەش و هاو سەنگە لە نێوان ئێمەش و ئێوەشدا ئەویش ئەمەیە جگە لە ئەڵڵاه کەسی تر نەپەرستین هیچ جۆرە هاوڵێکی بۆ بڕیار نەدەین هیچ لایەکمان لاکەی ترمان بە پیرۆز و فەرمان ڕەوا داننین لە جیاتی ئەو زاتە کەسی تر نەپەرستین خۆ ئەگەر لەم بانگەوازەدا سەرپێچیان کرد و گوێیان پێنەدا ئەوە پێیان بڵێ ئێوە بەشایەت بن کە ئێمە مسلمانین و ملکەتی فەرمانی پەروەردگارین. يا أهل الكتاب لم تحاجون في إبراهيم وما أنزلت التوراة والإنجيل إلا من بعده أفلا تعقلون. أي خاوەن کتێبەکان ئێوە بۆ لە ئیبراهیم دەدوێن و هەر یەکەتان وادا دەنێن کە لەسەر ئاینی ئەوە خۆ تەورات و ئینجیل دوای ئەو ڕەوانە کراون ئەوە بۆ عەقڵ و ژیریتان ناخەنە کار و تا کەی ژیر نابن. ها أنتم هؤلاء حاججتم فيما لكم به علم فلم تحاجون فيما ليس لكم به علم والله يعلم وأنتم لا تعلمون. ئەوە ئێوە مجادلە و باس و خواستان لەسەر ئەو شتانە دەکرد کە زانیاریتان دەربارەی هەبوو کەوابوو بۆچی دەم لەو شتانەشەوە دەدەن کە هیچ زانیاریتان دەربارەی نییە دیارە هەر خوددا ئەو شتانە دەزانێت ئێوە نایزانن. ما كان إبراهيم يهوديا ولا نصرانيا ولكن كان حنيفا مسلما وما كان من المشركين. ئاشکرایە کە ئیبراهیم نەجوولەکە بووە و نەگاور بەڵکو ملکەت و فەرمان بەردار و مسلمان بووە و لە دەستەی مشریک و هاوڵگەران نەبووە. إن أولى الناس بإبراهيم للذين اتبعوه وهذا النبي والذين آمنوا والله ولي المؤمنين. نزیکترین کەس لە ئیبراهیمەوە ئەو کەسانن کە لە سەردەمی خۆیدا شوێنی کەوتبوون هەروەها ئەم پێغەمبەرەش و ئەوانەی کە باوەڕیان هێناوە بە پێغەمبەرایەتی ئیبراهیم و موسا و عیسا و محەممەد و هەموو پێغەمبەران بەگشتی سەلامی خودایان لەسەر بێ بێگومان خدا یار و یاوەر و پشتگیری ئیماندارانە. ود طائفة من أهل الكتاب لو يضلونكم وما يضلون إلا أنفسهم وما يشعرون. دەستەیەک لە خاوەن کتێبەکان ئاواتە خوازن و لە هەوڵدان کە گومڕاتان بکەن لە کاتێکدا ئەوانە هەر خۆیان گومڕا دەکەن و هەستیشی پێناکەن و خۆیان دەخەڵەتێنن. يا أهل الكتاب لم تكفرون بآيات الله وأنتم تشهدون. ئەی خاوەن کتێبەکان بۆ بڕواتان نییە بە ئاەتەکانی خوددا کە هەمووی بەڵگەن لەسەر ڕاستی پێغەمبەرایەتی محەممەد لە کاتێکدا ئێوە بە ئاشکران نیشانەی پێغەمبەرایەتی ئەو دەبینن لە کتێبەکانتاندا. يا أهل الكتاب لم تلبسون الحق بالباطل وتكتمون الحق وأنتم تعلمون. ئەی خاوەن کتێبەکان بۆچی بەرجی بەتاڵ و ناحەقی دەکەن بەبەری حەق و ڕاستیدا و حەق و ڕاستی دەشارنەوە لە کاتێکدا خۆتان چاک دەزانن کە حەق و ڕاستی کامەیە. وقالت طائفة من أهل الكتاب آمنوا بالذي أنزل على الذين آمنوا وجه النهار واكفروا آخره لعلهم يرجعون. دەستەیەک لە خاوەن کتێبەکان جووەکان وتیان بە تاقمێکیان ئێوە لە سەرەتای ڕۆژدا بە درۆوە ئیمان و باوەڕ بهێنن بەو قورئانەی بۆ ئیمانداران ڕەوانە کراوە
بەڵام لە کۆتایی ڕۆژدا و دەمە و ئێوارە پەشیمان ببنەوە تا دوودڵی و گومانیان تێدا دروست ببێت بۆ ئەوەی پاشگەز ببنەوە. ولا تؤمنوا إلا لمن تبع دينكم قل إن الهدى هدى الله أن يؤتى أحد مثل ما أوتيتم أو يحاجوكم عند ربكم قل إن الفضل بيد الله يؤتيه من يشاء والله واسع عليم. هەروەها دەڵێن بڕوا مەکەن و متمانە مەکەن بە کەس جگە بەو کەسانەی کە شوێنی ئاینی ئێوە کەوتون. ئەی محەممەد پێیان بڵێ کە بەڕاستی هەر هیدایەت و ڕێنمویی خودایی هیدایەت و ڕێنمویە کەچی جووەکان بە یەکتر دەڵێن دان بەوەدا منێن کە کەس وەکو ئێوەی پێبەخشراوە باسی تەورات و دواهەمین پێغەمبەریش مەکەن تا لای پەروەردگارتان سبەی لە قیامەتدا قسەیان زاڵ نەبێت بەسەرتاندا. ئەی محەممەد تۆش بڵێ بەڕاستی هەرچی ڕێز و بەخشش و فەزڵ هەیە بەدەست خوددایە و دەیبەخشێت بەو کەسانەی کە دەیەوێت و شایستن و خوددا فراوان گیر و زانایە. يختص برحمته من يشاء والله ذو الفضل العظيم. ئەو خودایە ڕەحمەت و میهرەبانی خۆی تایبەت دەکات بۆ هەر کەسێک بیەوێت و شایستە بێت و خوددا خاوەنی ڕێز و بەخشش و فەزلی زۆر گەورە و بێ ئەندازەیە. ومن أهل الكتاب من إن تأمنه بقنطار يؤديه إليك ومنهم من إن تأمنه بدينار لا يؤديه إليك إلا ما دمت عليه قائما ذلك بأنهم قالوا ليس علينا في الأميين سبيل ويقولون على الله الكذب وهم يعلمون. لە شوێن کەوتوانی کتێبە ئاسمانیەکان کەسانێک هەن ئەگەر ماڵ و داراییەکی زۆری بە ئەمانەت لەلادا بنیت هەر کاتێک داوای بکەیت بۆت دەجێڕێتەوە بە تەواوی. هەشیانە ئەگەر دینارێکی بە ئەمانەت لەلادا بنیت بۆت ناجێڕێتەوە مەگەر بەسەریەوە ڕاوەستابیت و کۆڵی لێ نەدەیت. ئەوانە بۆیە وا دەکەن چونکە دەڵێن لە بەرامبەر دەستەی نەخوێندەوەراندا مەبەستیان مسلمانانە لێپرسراو نابین ئەگەر فێڵیان لێ بکەین و ماڵیان بخۆین. ئەوانە بەدەم خودداوە درۆ هەڵدەبەستن و دەشزانن کە درۆ دەکەن. بەلى من أوفى بعهده واتقى فإن الله يحب المتقين. نەخێوانیە هەر کەس ئەو پەیمانەی کە داویەتی بە خوددا جێبەجێ کردبێت و خۆی پاراست بێت لە حرام ئەوە بەڕاستی خوددا پارێزکاران و دیندارانی خۆش دەوێت. إن الذين يشترون بعهد الله وأيمانهم ثمنا قليلا أولئك لا خلاق لهم في الآخرة ولا يكلمهم الله ولا ينظر إليهم يوم القيامة ولا يزكيهم ولهم عذاب أليم. بەڕاستی ئەوانەی کە پەیمانی خوددا و سوێندەکانیان بە نرخێکی کەم دەفرۆشن لە پلەپایەی دنیایی پارە و پول و سامان ئەلبەتە هەرچەند دەبێت هەر کەمە ئەوانە لە دوار ڕۆژدا هیچ بەشێکیان نابێت لە سۆز و میهرەبانی خوددا. هەروەها لە ڕۆژی قیامەتدا خوددا نایان دوێنێت و تەماشایان ناکات لە چڵک و پیسی گوناه خاوێنیان ناکات و سزای پڕ ئێش و ئازاریش بۆیان ئامادەیە. وإن منهم لفريقا يلوون ألسنتهم بالكتاب لتحسبوه من الكتاب وما هو من الكتاب ويقولون هو من عند الله وما هو من عند الله ويقولون على الله الكذب وهم يعلمون. بەڕاستی دەستەیەکیش لەوانەی کە لە چەند ئاەتی پێشودا باسکران واتە جووەکان زمانیان بادەدەن و بە جۆرێک شت دەڵێن گوایە تەورات دەخوێندنەوە
بۆ ئەوەی ئێوە چاواشە بکەن و وا بنوێرن کە ئەو کتێبە دەور دەکەنەوە لە حاڵێکدا ئەوەی دەیخوێننەوە لەو کتێبە نییە زۆر جار دەڵێن ئەوەی کە دەیخوێنین هەر ئەوەیە خوددا ڕەوانەی کردووە لە ڕاستیدا هەرگیز ئەوە لەلایەن خودداوە نییە و بەدەم خودداوە درۆ هەڵدەبەستن و دەشزانن کە درۆ بوختان دەکەن. ما كان لبشر أن يؤتيه الله الكتاب والحكم والنبوة ثم يقول للناس كونوا عبادا لي من دون الله ولكن كونوا ربانيين بما كنتم تعلمون الكتاب وبما كنتم تدرسون. بۆ هیچ ئادەمی زاد و کەسێک نەگونجاوە کە خوددا کتێبی ئاسمانی و فەرمان ڕەوایی و پێغەمبەرەتی پێ ببەخشێت لەوە دوا بە خەڵکی بڵێت ورن ببنە عەبد و بەندەی من لە جیاتی ئەوەی بەندە و عەبدی خوددا بن بەڵکو بە خەڵکیان وتووە هەوڵ بدەن بۆ خوا بژین و لێبڕاو بن بۆ ڕەزامەندی پەروەردگار هەوڵ بدەن بەوەش دەبنە خوددا ناس و ڕەبانی کە بەرنامەی خوددا فێری خەڵکی بکەن و خۆشتان بەردەوام هەوڵ بدەن فێری ببن. ولا يأمركم أن تتخذوا الملائكة والنبيين أربابا أيأمركم بالكفر بعد إذ أنتم مسلمون. هیچ پێغەمبەرێک فەرمانی ئەوەی نەداوە کە فریشتەکان و پێغەمبەران بکەن بە پەروەردگار هەرگیز کاری لەو جۆرە لەوان ناوەشێتەوە. ئایا ڕاستە فەرمانی بێباوەڕی و کوفرتان پێ بدات دوای ئەوەی کە ئێوە مسلمان و ملکەچی پەروەردگارن؟ وإذ أخذ الله ميثاق النبيين لما آتيتكم من كتاب وحكمة ثم جاءكم رسول مصدق لما معكم لتؤمنن به ولتنصرنه قال أقررتم وأخذتم على ذلكم إصري قالوا أقررنا قال فاشهدوا وأنا معكم من الشاهدين. یادیان بهێنە کاتێک خوددا پەیمانی لە یەکەیەکەی پێغەمبەران وەرگرت کاتێک کتێب و دانایی پێبەخشین بەوەی کە ئەگەر لە ئایندەدا پێغەمبەرێکم بۆ ڕەوانەکردن و بەڕازدانەری ئەوەی ئێوەش بوو ئەوە دەبێت باوەڕی پێبهێن و پشتگیری بکەن. اینجا خوددا فەرمووی ئایا بڕیارتاندا و پەیمانی منتان بەو جۆرە وەرگرت کە پێم ڕاگەیاندن؟ وتیان بڕیارماندا و هەروە دەکەین. ئەوسا خوددا پێی فەرموون دەبە شایەت بن و منیش لەگەڵتان یەکێکم لە شایەتەکان. فمن تولى بعد ذلك فأولئك هم الفاسقون. جا ئەوەی پشتی هەڵکرد و سەرپێچی کرد دوای ئەو پەیمانە ئەوە ئیتر هەر ئەوانن فاسق و گوناهکار. أفغير دين الله يبغون أفغير دين الله يبغون وله أسلم من في السماوات والأرض طوعا وكرها وإليه يرجعون. آیا ئەوانە بێجگە لە ئاینی خوددا ئاینێکی تریان دەوێت لە کاتێکدا کە هەرچی لە ئاسمانەکان و زەویدایە بە ڕەزامەندی بێت یا بەناچاری تەسلیم و ملکەچی پەروەردگارن هەموانیش هەر بۆ لای ئەو دەگەڕێنرێنەوە. قل آمنا بالله وما أنزل علينا وما أنزل على إبراهيم وإسماعيل وإسحاق ويعقوب والأسباط وما أوتي موسى وعيسى والنبيون من ربهم لا نفرق بين أحد منهم ونحن له مسلمون. أي محمد أي إيمان دار بڵێ باوەڕمان هێناوە بە خوددا و بەوەی بۆمان نێردراوەتە خوارەوە و بەوەش کە نێردراوەتە خوارەوە بۆ سەر ئیبراهیم و ئیسماعیل و ئیسحاق و یعقوب و نەوەکانی و بەوەش کە دراوە بە موسا و عیسا و پێغەمبەران لەلایەن پەروەردگاریانەوە
ئێمە جیاوازی ناکەین لە نێوان هیچ کامیاندا و هەمومان تەسلیم و ملکەچی ئەو پەروەردگارین. ومن يبتغ غير الإسلام دينا فلن يقبل منه وهو في الآخرة من الخاسرين. جا ئەوەی بێجگە لە ئاینی ئیسلام پەیڕەوی هەر ئاینێکی تر بکات لێی وەرناگیرێت لە قیامەتیشدا لە خەسارەتمەند و زەرەرمەندانە. كيف يهدي الله قوما كفروا بعد إيمانهم وشهدوا أن الرسول حق وجاءهم البينات والله لا يهدي القوم الظالمين. چۆن خدا گەلێک هیدایەت دەدات کە دوای ئەوەی باوەڕیان هێنا هەڵگەڕانەوە و کافر بوون لە حاڵێکدا شایەتیان دابوو کە ئەم پێغەمبەرە حەقە و چەندەها بەڵگە و نیشانەشیان بۆ هاتبوو لەسەر ڕاستی محەممەد صلى الله عليه وسلم. خدای گەورەش هیدایەت و ڕێنمووی ئەو دەستە و تاق مەستەمکارە نادات. أولئك جزاؤهم أن عليهم لعنة الله والملائكة والناس أجمعين. ئەو ستەمکارانە پاداشت و تۆڵەیان ئەوەیە نەفرینی خدا و فریشتە و هەموو خەڵکیان لەسرە بەگشتی. خالدين فيها لا يخفف عنهم العذاب ولا هم ينظرون. لەناو ئەو خەشم و نەفرینەدا دەمێننەوە و سزا لەسەریان سوگ ناکرێت و مۆڵەتیش نادرێن. إلا الذين تابوا من بعد ذلك وأصلحوا فإن الله غفور رحيم. مەگەر کەسانێک کە فریای خۆیان کەوتبن و تەوبەیان کردبێت لە دوای ئەولادان و یاخی بوونەیان و چاکسازیشیان کردبێت ئەوە بەڕاستی خدا بۆ ئەوانە لێخۆش بوو میهرەبانە. إن الذين كفروا بعد إيمانهم ثم ازدادوا كفرا لن تقبل توبتهم وأولئك هم الضالون. بەڕاستی ئەوانەی دوای باوەڕهێنانیان کافر بوون و لەوە دوا زیاتر ڕۆچون لە کوفر و بێدینیدا ئەوانە پەشیمانی و تەوبەیان هەرگیز لێ وەرناگیرێت. ئەوانە دەستەی گومڕا و سەر لێ شێواوەکانن. إن الذين كفروا وماتوا وهم كفار فلن يقبل من أحدهم ملء الأرض ذهبا ولو افتدى به أولئك لهم عذاب أليم وما لهم من ناصرين. بەڕاستی ئەوانەی بێباوەڕبوون و بە بێباوەڕی مردوون ئەگەر هەر یەکەیان بتوانێت پڕ بە پڕی زەوی ئاڵتون بهێنێت و بیکات بە فیدیەی خۆی هەرگیز لێی وەرناگیرێت. ئەوانە سزای بەئێش و ئازار بۆیان ئامادەیە و کەسیش نییە پشتیوانیان لێ بکات و فریایان بکەوێت. لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون وما تنفقوا من شيء فإن الله به عليم. ئێوە هەرگیز ناگەنە پلەی چاچی و چاکەکاری هەتا لەو شتانەی کە خۆشتان دەوێت نەبەخشن. هەر شتێکیش ببەخشن ئەوە خدا ئاگا و زانایە پێی لێی ون نابێت و بێپاداشت نابێت. كل الطعام كان حلا لبني إسرائيل إلا ما حرم إسرائيل على نفسه من قبل أن تنزل التوراة قل فأتوا بالتوراة فاتلوها إن كنتم صادقين. هەرچی خۆراک هەیە بۆنەوەی ئیسرائیل حەڵال بوو مەگەر ئەوەی کە یاعقوب خۆی لەسەر خۆی حرام کردبوو پێش ناردنی تەورات. پێیان بڵێ دە ئێوە تەورات بهێن و بیخوێننەوە ئەگەر ڕازگۆن دیارەکە جوولەکە هەر لە خۆیانەوە دەمبازی دەکەن و قسە ڕێک دەخەن و شت حرام دەکەن. فمن افترى على الله الكذب من بعد ذلك فأولئك هم الظالمون. جایتر دوای ئەو هەموو ڕوونکردنەوانە ئەوەی بەدەم خوداوە درۆ هەڵبەستێت ئەوانە هەر ستەمکارن. قل صدق الله
فاتبعوا ملة إبراهيم حنيفا وما كان من المشركين. أي پیغمبر پیان بڵێ خدای گەورە لە هەموو فەرمایشتەکانیدا ڕاستی فەرمووە کەواتە شوێنی ئاین و بەرنامەی ئیبراهیم بکەون کە پاک و دروست و فەرمان بەردارە و ئەو هەرگیز لە مشریک و هاوڵگەران نەبووە. إن أول بيت وضع للناس للذي ببكة مباركا وهدى للعالمين. بەڕاستی یەکەم خانە و ماڵ و مەنزڵگەیەک کە بۆ خەڵکی دانرا لەسەر زەوی بۆ خوداپەرستی ئەوەیە لە مەککەدایە کە پیرۆزە و هیدایەت و ڕێنمووی بەخشە بۆ هەموو خەڵکی جیهان. فيه آيات بينات مقام إبراهيم ومن دخله كان آمنا ولله على الناس حج البيت من استطاع إليه سبيلا ومن كفر فإن الله غني عن العالمين. لو ماڵەدا کەعبە نیشانە و بەڵگەی زۆر و ئاشکرا هەیە کە یەکێکیان شوێنی تایبەتی خوداپەرستی ئیبراهیمە هەروەها ئەوەی بچێتە ناوی پێویستە ئەمین و ئاسوودە بێت لە هەموو دەستدرێژیەک. جا خدای گەورەش بڕیاری داوە لەسەر خەڵکی حەج و سەردانی بەیت الحەرام بکەن بەتەنها ئەوانەی کە توانای دارایی و تەندروستیان هەیە. جا ئەوەی کە باوەڕی نەهێناوە ئەوە با بزانێت بەڕاستی خدا بێنیازە لە هەموو خەڵکان پێویستی بە چاکە و پەرستنی کەس نییە. قل يا أهل الكتاب لم تكفرون بآيات الله والله شهيد على ما تعملون. أي پیغمبر بخاونانی کتێب بڵێ بۆچی ئێوە باوەڕ ناکەن بە ئاەتەکانی خدا خۆ خدا شایەتە لەسەر هەموو ئەو کار و کردوانەی کە ئەنجامی دەدەن. قل يا أهل الكتاب لم تصدون عن سبيل الله من آمن تبغونها عوجا وأنتم شهداء وما الله بغافل عما تعملون. هەروەها بڵێ ئەی خاوەنانی کتێب بۆ ڕێدەگرن لە بڵاوبوونەوەی ئاینی خوددا و دەتانەوێت ئەوەی باوەڕی هێناوە ڕێبازی دینداری بە چەوتی بگرێت لە کاتێکدا خۆتان شایەتن و چاک دەزانن ئەوە ڕاست نییە و چەوتە دڵنیاش بن کە خوددا غافڵ و بێ ئاگا نییە لەو شتانەی کە دەیکەن. يا أيها الذين آمنوا إن تطيعوا فريقا من الذين أوتوا الكتاب يردوكم بعد إيمانكم كافرين. أي أواني باورتان هناوا ئەگەر گوێ ڕایەڵی هەندێک لەوانە ببن کە کتێبی ئاسمانیان پێدراوە دوای ئەوەی کە ئێوە باوەڕتان هێناوە دەتانجێڕنەوە سەر ڕێبازی کوفر و بێباوەڕی. وكيف تكفرون وأنتم تتلى عليكم آيات الله وفيكم رسوله ومن يعتصم بالله فقد هدي إلى صراط مستقيم. جا ئێوە چۆن کافر دەبن لە کاتێکدا کە ئاەتەکانی خوداتان بەسەردا دەخوێندرێتەوە و پێغەمبەرەکەی لە ناوتاندایە. جا ئەوەی پشت بە خوددا ببەستێت و پەیڕەوی لە بەرنامەکەی بکات ئەوە بەڕاستی بۆ ڕێگە و ڕێبازێکی ڕاست و دروست هیدایەت دراوە. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أي أواني باورتان هناوا لە خوددا بترسن و پارێزکار بن بە شێوەیەکی وا کە شایستەی ئەو زات هەیە و هەمیشە پابەند و دامەزراو بن لەسەر ئیسلامەتی بۆ ئەوەی هەر کاتێک مردن بە ئیمان و ئیسلامەتی نەبێت نەمرن. واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا وكنتم على شفا حفرة من النار فأنقذكم منها
كذلك يبين الله لكم آياته لعلكم تهتدون هەوڵ بدەن هەر هەمووتان بەتوندی دەست بگرن بە ئاینی خودداوە و پەرت و بڵاو مەبن یادی ناز و نیعمەتی خوددا بکەنەوە لەسەرتان چونکە کاتی خۆی دژمنی یەکتر بوون ئەوە بوو دڵەکانتانی بەهۆی نیعمەتی ئیسلامەوە پەیوەست کرد بە یەکەوە و هەموو بوونە برای یەکتر هەروەها ئەو کاتە ئێوە لەسەر لێواری چاڵێکی ئاگر وەستا بوون و خەریک بوو بکەونە ناوی بەڵام خوددا بەڕەحم و میهرەبانی خۆی لەو ئاگرە ڕزگاری کردن ئابە شەوەیە خوددا ئاەتەکانی خۆیتان بۆ ڕوون دەکاتەوە بۆ ئەوەی هیدایەت وەربگرن ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون پێویستە لە ئێوە ئومەتێک پێک بێت یاخود با هەمووتان ئومەتێک بن کە بانگەواز بکەن بۆ خێر و چاکە فەرمان بدەن بە هەموو کارێکی باو و دروست قەدەغەی هەموو نادروستێک بکەن ئەوانە هەر سەرفرازن ولا تكونوا كالذين تفرقوا واختلفوا من بعد ما جاءهم البينات وأولئك لهم عذاب عظيم نەکەن وەکو ئەو کەسانە بن کە ناکۆچی و دووبەرەچیان لە ناودا بەرپا بوو لە یەکتر دابڕان دوای ئەوەی ئەو هەموو بەڵگە و نیشانە ڕوونیان بۆ هاتبوو کە سەرکەوتن لە یەک ڕیزیدایە ئەوانە سزایەکی گەورە و سەخت چاوەڕێیانە يوم تبيض وجوه وتسود وجوه فأما الذين اسودت وجوههم أكفرتم بعد إيمانكم فذوقوا العذاب بما كنتم تكفرون ڕۆژێک دێت ڕوخسارانێک سپی دەبن و ڕوخسارانێک ڕەش هەڵدەگەڕێن جا ئەوانەی کە ڕوخساریان ڕەش هەڵگەڕاوە پێیان دەوترێت باشە ئەوە ئێوە پاش ئیمانداری پەشیمان بوونەوە و ڕێبازی کوفرتان گرتە بەر دەبچێژن سزا و ئازار بەهۆی کافر بوونتانەوە وأما الذين ابيضت وجوههم ففي رحمة الله هم فيها خالدون بەڵام ئەوانەی ڕوخساریان سپی و گەش و جوانە لەناو ڕەحمەت و میهرەبانی خوددا ژیان دەبەنە سەر بۆ هەمیشە و بۆ هەتاهەتایی تلك آيات الله نتلوها عليك بالحق وما الله يريد ظلما للعالمين ئەوانە ئاەتەکانی خودای گەورن کە بەڕاست و دروستی بەسەر تا دەیخوێنینەوە ئەی محەممەد خوداش هیچ ستەمی ناوێت و لای پەسەند نییە لە دروستکراوانی و لە هیچ خەڵکێک بکرێت ولله ما في السماوات وما في الأرض وإلى الله ترجع الأمور هەرچی لە ئاسمانەکان و هەرچی لە زەویدا هەیە هەر خوددا خاوەنیانە و گەڕانەوەی هەموو شتێک هەر بۆ لای خوددایە كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله ولو آمن أهل الكتاب لكان خيرا لهم منهم المؤمنون وأكثرهم الفاسقون بەڕاستی ئێوە چاکترین ئومەتێکن کە بۆ سوودی خەڵکی هێنراونەتە مەیدانەوە چونکە فەرمان بە چاکە دەدەن و قەدەغەی خراپە دەکەن و باوەڕی دامەزراوتان بە خوددا دەهێنن خۆ ئەگەر خاوەنانی کتێب باوەڕیان بهێنایە بە ئاینی ئیسلام ئەوە چاکتر بوو بۆیان هەیانە ئیماندارن بەڵام زۆر بەیان گوناهبار و تاوانکارن لن يضروكم إلا أذى وإن يقاتلوكم يولوكم الأدبار ثم لا ينصرون هەرگیز ناتوانن زیان لە بیر و باوەڕتان بدەن مەگەر ئازارێکی کەم و ئەگەر بجەنگن دشتان پشتان لێ هەڵدەکەن و هەڵدێن لەوە دواش سەرکەوتو نابن ضربت عليهم الذلة أينما ثقفوا إلا بحبل من الله وحبل من الناس وباءوا بغضب من الله وضربت عليهم المسكنة
ذلك بأنهم كانوا يكفرون بآيات الله ويقتلون الأنبياء بغير حق ذلك بما عصوا وكانوا يعتدون. جوولەکە زەلیلی و ڕیسواییان بۆ بڕیار دراوە لە هەر کوێ جێگیر بن مەگەر لە سایەی ئاینی خوددا بەحەوێنەوە و زوڵمیان لێ نەکرێت کاتێک ئیسلام فەرمانڕەوا بێت یان بەخۆ هەڵواسین بە خەڵکیدا بۆ یارمەتیدانیان یا پشتگرتنیان لەو سەردەمانەدا کە ئیسلام فەرمانڕەوا بووە بە ئاسوودەیی ژیاون هەرچەندە لە ژێرەوە هەر خەریکی پیلان جێڕان بوون. ئەوانە شایستەی خەشم و قینی خوددا بوون و زەلیلی و خەجاڵەتی بەشیانە چونکە ئەوانە بڕوایان نییە بە ئاەتەکانی خوددا و پێغەمبەرانش بەنا حەق دەکوژن. ئەم یاخیبوون و سەرشۆڕیەیان بەهۆی سەرپێچی و گوناهباریانەوەیە ئەوانە هەمیشە لە سنوور دەردەچوون و دەردەچن. ليسوا سواء من أهل الكتاب أمة قائمة يتلون آيات الله آناء الليل وهم يسجدون. گاور و جوو هەمویان یەکسان و چۆن یەک نین بەڵکو لە خاوەنانی کتێب دەستەیەک لە ئیماندارانیان هەن ئاەتەکانی خوددا لە کاتەکانی شەودا دەخوێننەوە و نوێژ دەکەن و سوژدە دەبن مسلمانن بە هەموو واتایەک. ئەم ئاەتە لەبارەی ئەوەیە کاتێ عەبدوڵای کوڕی سەلام و ثەعلەبەی کوڕی سەعیە و ئوسەیدی کوڕی سەعیە و ئەسەدی کوڕی عەبید و هەندێک لە جوولەکەکان باوەڕیان هێنا و هاتنە نێو ئیسلام و بەڕاستیان دانا بە ئارەزوی خۆیان. هەندێک لە زانایانی جوولەکە و سەرانی کوفر لەوان وتیان باوەڕ ناهێنن بە موحەممەد و شوێنی ناکەون تەنها خراپەکارانمان نەبێت ئەگەر ئەوان لە هەڵبژاردراوانی ئێمە بوونایە وازیان لە دینی باو باپیرانیان نەدەهێنا و نەدەچوونە سەر دینی تر. يؤمنون بالله واليوم الآخر ويأمرون بالمعروف وينهون عن المنكر ويسارعون في الخيرات وأولئك من الصالحين وما يفعلوا من خير فلن يكفروه والله عليم بالمتقين. ئەوانە ئیمان و باوەڕیان بە خوددا و بە ڕۆژی دوایی هەیە و فەرمان دەدەن بە چاکە و قەدەغەی خراپە دەکەن و بە پەلە و تاڵ و کەن بۆ ئەنجامدانی هەموو خێر و چاکەیەک. بێگومان ئەوانە لە ڕیزی چاکەکار و چاکە خوازاندان. ئەو ئیماندارانە هەر چاکەیەک ئەنجام بدەن بە فیڕۆ ناچێت خودداش زانایە بە پارێزکار و دینداران. إن الذين كفروا لن تغني عنهم أموالهم ولا أولادهم من الله شيئا وأولئك أصحاب النار هم فيها خالدون. بەڕاستی ئەوانەی کافرن هەرگیز ماڵ و منداڵیان فریایان ناکەوێت و لە دەست خەشم و قینی خوددا ڕزگاریان نابێت. ئەوان نیشتەجێی ناو دۆزەخن و تێیدا ژیانی هەمیشەیی دەبەنە سەر. مثل ما ينفقون في هذه الحياة الدنيا كمثل ريح فيها صر أصابت حرث قوم ظلموا أنفسهم فأهلكت وما ظلمهم الله ولكن أنفسهم يظلمون. نمونەی ئەو ماڵ و داراییەی کە دەیبەخشن لەم ژیانی دنیایەدا وەک ڕەشەبایەکی زۆر سارد وایە بدات بەسەر چێڵگەی کەسانێکدا کە ستەمیان لە خۆیان کردبێت بەهۆی گوناه و تاوانەوە هەمووی تیا بەرێت. جاوە نەبێت خوددا ستەمی لێ کردبن بەڵکو هەر خۆیان ستەمیان لە خۆیان کردووە. يا أيها الذين آمنوا لا تتخذوا بطانة من دونكم لا يألونكم خبالا ودوا ما عنتم قد بدت البغضاء من أفواههم وما تخفي صدورهم أكبر قد بينا لكم الآيات إن كنتم تعقلون. ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە بە کەسانێکی تر جگە لە خۆتان متمانە مەکەن و نهێنی خۆتان لایەن مەدرچێنن
چونکە ئەوان کۆڵ نادەن لە دروستکردنی تنگانە و جێر و گرفت و ناخۆشی بۆتان ئاواتیان ئەوەیە دووچاری ئازار و کێشە ببن بە ئاشکرا ڕق و چینە لە دەم و دویاندا دیارە ئەوەی لە سینەیاندا شاردویانەتەوە زۆر گەورەترە لەوەی کە دەری دەخەن بێگومان ئێمە نیشانە و بەڵگەمان بۆ دیاری کردوون تا دۆست لە دوژمن جیا بکەنەوە ئەگەر عقل و ژیریتان بخەنە کار أنتم أولئك تحبونهم ولا يحبونكم وتؤمنون بالكتاب كله وإذا لقوكم قالوا آمنا وإذا خلوا عضوا عليكم الأنامل من الغيظ قل موتوا بغيظكم إن الله عليم بذات الصدور ئاگادار بن ئێوە ئەوانتان خۆش دەوێت بەڵام ئەوان ئێوەیان خۆش ناوێت و باوەڕتان بە هەموو کتێبە ئاسمانیەکانیش هەیە بەڵام ئەوان باوەڕیان بە موحەممەد و بە قورئان نییە کاتێکیش پێتان دەگەن دەڵێن ئێمە ئیماندارین بەڵام کاتێک بەتەنها دەبن پەنجەی خۆیان دەگەزن ئەوەندە ڕق ئەستور و داخ لە دڵن پێیان بڵێ دەک بمرن لە داخە بەڕاستی خوددا خۆی زانایە بەوەی کە لە دڵ و دەروون و سینەکاندا حەشار دراوە و چاکتان دەناسێت إن تمسسكم حسنة تسؤهم وإن تصبكم سيئة يفرحوا بها وإن تصبروا وتتقوا لا يضركم كيدهم شيئا إن الله بما يعملون محيط ئەگەر چاکەیەکتان توش بوو یا خێرێک ڕووی تێکردن ئەوان پێی غەمبار دەبن و پێیان ناخۆشە خۆ ئەگەر بەڵاو ناخۆشیەکتان بۆ پێش بێت ئەوان پێی دڵخۆش دەبن جا ئەگەر خۆگر بن و پارێزکار بن پیلان و تەڵەکەی ئەوانە هیچ زیانێکتان پێناگەێنێت چونکە بەڕاستی خوددا دەوری پیلان و پیلانیانی داوە و ئاگایە بە هەموو کار و کردەوە و نەخشەیەکیان وإذ غدوت من أهلك تبوئ المؤمنين مقاعد للقتال والله سميع عليم لێرەوە قورئان لە غەزای ئوحد دەدوێت یادی ئیمانداران بخەرەوە کاتێک بەیانی زوو لە ماڵ دەرچوویت شوێنی جەنگت بۆ ئیمانداران دیاری کرد تیرئەندازانی لەسەر گردەکەت دامەزراند و فەرمووی پێیان ئێمە سەرکەوتوو بووین یا شکستمان هێنا ئێوە شوێنی خۆتان بەجێ مەهێڵن و شوێنی تریشی بۆ ئەوانی تر دیاری کرد خدای گەورەش بیسەرە بە گفتارتان زانایە بە بیر و بۆچوونتان إذ هم الطائفتان منكم أن تفشلا والله وليهما وعلى الله فليتوكل المؤمنون ئەوسا خەریک بوو دوو دەستا لە ئێوە پەشیمان ببنەوە و لە نیوەی ڕێ بگەڕێنەوە بەڵام خوددا یار و یاوەریان بوو دڵیانی دامەزراند لەسەر فەرمان بەرداری دەبا ئیمانداران هەر پشت بە خوددا ببەستن ولقد نصركم الله ببدر وأنتم أذلة فاتقوا الله لعلكم تشكرون بێگومان خوددا لە غەزای بەدردا سەرکەوتووی کردن هەرچەندە ئێوە لە ژمارە و چەکدا لاواز و کەم بوون دەیکەواتە لە خوددا بترسن بۆ ئەوەی سوپاس گوزار بن إذ تقول للمؤمنين ألن يكفيكم أن يمدكم ربكم بثلاثة آلاف من الملائكة منزلين یادیان بهێنە کاتێک بە ئیماندارانت دەوت ئایا ئەوەندە بەز نییە کە پەروەردگارتان بە 3000 فریشتە کۆمەکتان بکات و دایان بەزێنێت بەلە إن تصبروا وتتقوا ويأتوكم من فورهم هذا يمددكم ربكم ب5000 من الملائكة مسومين بەڵێ ئەگەر خۆڕاگر بن و پارێزکار بن هەر ئێستا دێن بۆلاتان و پەروەردگارتان 5000 فریشتەی نیشانەدارتان بۆ ڕەوانە دەکات بۆ ئەوەی کۆمەچیتان بکەن وما جعله الله إلا بشرى لكم ولتطمئن قلوبكم به وما النصر إلا من عند الله العزيز الحكيم جا ئەو هاوکاری فریشتانە لەلایەن خودداوە تەنها مژدەیەک بوو بۆ ئێوە
تا دڵەکانتان پێی دامەزراوتر بێت ئەجینا سەرکەوتن تەنها لەلایەن خودای باڵا دەست و داناوەیە و هەر ئەو دەیبەخشێت ليقطع طرفا من الذين كفروا أو يكبتهم فينقلبوا خائبين ئەو یاریدەی فریشتانە لەبەر ئەوە بوو کە لایەک لە هێزی کافران دابڕێت تا سەرکوت و نابوتیان بکات و ئەوسا بەناومێدی و خەجاڵەتیەوە بگەڕێنەوە ليس لك من الأمر شيء أو يتوب عليهم أو يعذبهم فإنهم ظالمون بێگومان تۆ هیچ شتێکت لە کاروباری بەندەکانت بەدەست نییە بەڵکو هەمووشت بەدەست خوددا خۆیەتی ئەگەر تەوبە و پەشیمانیان لێوەربگرێت یا سزا و ئازاریان بدات سربەستە چونکە ئەوانە ستەمکارن ولله ما في السماوات وما في الأرض يغفر لمن يشاء ويعذب من يشاء والله غفور رحيم هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە خودای گەورە خاوەنیانە لە هەر کەس بیەوێت خۆش دەبێت و چاوپۆشی زۆرە هەر کەسیش شایستەی سزا بێت سزای دەدات خودای گەورەش لێ خۆش بوو میهرەبانە يا أيها الذين آمنوا لا تأكلوا الربا أضعافا مضاعفة واتقوا الله لعلكم تفلحون ئەم ئاەتە هەڵکێشی باسی غەزای ئوحد کراوە بۆ ئەوەی بسەلمێت کە ئەم ئاینە هەموو چەمکەکانی ژیان دەگرێتەوە بۆیە ڕووبە ئیمانداران دەفەرموێت ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە سوو بە چەند قات و چەند بەرامبەر مەخۆن ئەمەش قۆناغێک بوو لە حرامکردنی یەکجاری لە خوددا بترسن بۆ ئەوەی سەرفراز بن واتقوا النار التي أعدت للكافرين هەوڵ بدەن خۆتان بپارێزن لەو ئاگرەی کە ئامادەکراوە بۆ کافر و بێباوەڕان وأطيعوا الله والرسول لعلكم ترحمون گوێڕایەڵ و فەرمان بەرداری خوددا و پێغەمبەرەکەی بن بۆ ئەوەی ڕەحمتان پێ بکرێت وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين بەپەلە بن و پێش بڕچێ بکەن تا دەگەنە لێخۆشبوونی پەروەردگارتان و بەهەشتێک کە پاناییەکەی ئاسمانەکان و زەوی گرتوتەوە ئامادەکراوە بۆ پارێزکاران الذين ينفقون في السراء والضراء والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين ئەوانەی لە خۆشی و ناخۆشیدا لە هەرزانی و گرانیدا ماڵ و سامانیان دەبەخشن ڕق و کینەی خۆیان دەخۆنەوە و خۆگرن لە خەڵکی خۆش دەبن و لێبوردن خدای میهرەبانیش چاکە کار و چاکە خوازانی خۆش دەوێت والذين إذا فعلوا فاحشة أو ظلموا أنفسهم ذكروا الله فاستغفروا لذنوبهم ومن يغفر الذنوب إلا الله ولم يصروا على ما فعلوا وهم يعلمون ئەوانەشی کە تاوانیان گوناهێک ئەنجام دەدەن یاخود ستەم لە خۆیان دەکەن دوایی بە خۆیاندا دێنەوە و سزایی خوددا دێتەوە یادیان ئەوسا داوای لێخۆشبوون دەکەن جا چێ هەیە کە لە گوناهان خۆش ببێت جگە لە خوددا هەروەها لەسەر گوناه و تاوانیان بەردەوام نابن لە کاتێکدا دەزانن ئەوە تاوانە أولئك جزاؤهم مغفرة من ربهم وجنات تجري من تحتها الأنهار خالدين فيها ونعم أجر العاملين ئەوانە پاداشیان لێخۆشبوون و لێبوردنە لەلایەن پەروەردگاریانەوە لەگەڵ باخەکانی بەهەشدا کە چەندان ڕووبار بەژێر درەخت و بەبەردەم کۆشکەکانیاندا دەڕوات و ژیانی هەمیشەیی تێدا دەبەنە سەر ئەم بەهرەیە پاداشتێکی زۆر چاچی کۆششکارانە چونکە دوای تەوبەکەیان لە هەوڵ و کۆششی بەدەستهێنانی ڕەزامەندی خوددادا دەبن قد خلت من قبلكم سنن فسيروا في الأرض
فسيروا في الأرض فانظروا كيف كان عاقبة المكذبين. بەڕاستی پێش ئێوە چەندان یاسا و بەرنامە تێپەڕیوە لەلایەن خودداوە کە سەرنجام ئیماندارانی سەرخستووە و کافرانی لەناو بردووە. دا ئێوەش بە زەویدا بگەڕێن و تەماشا بکەن و اینجا سەرنج بدەن و ورد ببنەوە بزانن سەرنجامی ئەوانە چۆن بووە کە بەرنامەی پێغەمبەرانی خودایان بەدرۆزانیوە. هذا بيان للناس وهدى وموعظة للمتقين. ئەمەی کە باسکرا بەیان نامە و ڕوونکردنەوەیە بۆ خەڵکی بەگشتی و ڕێنم و بەخشە و ئامۆژگاریشە بۆ پارێزکاران بەتایبەتی. ولا تهنوا ولا تحزنوا وأنتم الأعلون إن كنتم مؤمنين. ئەی ئیمانداران کۆڵ مەدەن و سارد مەبنەوە و خەفەت مەخۆن چونکە هەر ئێوە سەربەز و سەرفراز و سەرکەوتوترن ئەگەر ئیمانداری چاک و ڕاست و دروست بن. يمسسكم قرح فقد مس القوم قرح مثله وتلك الأيام نداولها بين الناس وليعلم الله الذين آمنوا ويتخذ منكم شهداء والله لا يحب الظالمين. ئەگەر زام و سەختی و ناخۆشیەک لە جەنگی ئوحوددا تووشی ئێوە هاتووە ئەو خەڵکەش لە جەنگی بەدردا تووشی هەمان زام و سەختی و ناخۆشی هاتن. ئێمە ئەو ڕۆژگارانە دەستا و دەست پێ دەکەین لە ناو خەڵکیدا تا لە جیهانی واقعیشدا ئەوانەی باوەڕیان هێناوە خوددا دەریان بخات و هەندێکتان بکات بە شایەت و بە پلەی شەهیدی بگەن. بێگومان خوددا ستەمکارانی خۆش ناوێت. وليمحص الله الذين آمنوا ويمحق الكافرين. بێگومان خودای پەروەردگار تاقیکردنەوە پێش دەهێنێت تا ئەوانەی ئیماندارن پاک و بێگەردیان بکات کافرانیش نابوت و ڕیسوا بکات. أم حسبتم أن تدخلوا الجنة ولما يعلم الله الذين جاهدوا منكم ويعلم الصابرين. یانوا گومانتان دەبرد هەروە بە ئاسانی دەچنە بەهەشتەوە کە هێشتا خوددا لە جیهانی واقعدا دەریشی نەخستووە کامتان هەوڵ و کۆش و جیهادی کردووە و کامتان خۆڕاگر و ئارامگر بووە. ولقد كنتم تمنون الموت من قبل أن تلقوه فقد رأيتموه وأنتم تنظرون. لراستیدا ئێوە ئاواتی مردنتان دەخواست پێش ئەوەی پێی بگەن دەتانوت کەی جەنگ دەبێت تا شەهید ببین خۆ لە ڕاستیدا مەرگتان بە چاوی خۆتان بینی لە کاتێکدا ئێوە چاوەڕوانی مەرگ بوون. وما محمد إلا رسول قد خلت من قبله الرسل أفإن مات أو قتل انقلبتم على أعقابكم ومن ينقلب على عقبيه فلن يضر الله شيئا وسيجزي الله الشاكرين. محمد تەنها پێغەمبەرێک نەبوو وەفات بکات بێگومان پێغەمبەرانی پێش ئەمیش وەفاتیان کردووە. ئایا ئەگەر وەفاتی کرد یا کوژرا و شەهید بوو ئێوە پاش گەز دەبنەوە و هەڵدەگەڕێنەوە لەو دین و ئاینەی کە پێی ڕاگەیاندون خۆ ئەوەی هەڵگەڕێتەوە و پاش گەز بێتەوە ئەوە هەرگیز زیان بە خوددا ناگەێنێت لە داهاتوویەکی نزیکدا خودای گەورە پاداشتی سوپاس گوزاران دەداتەوە. وما كان لنفس أن تموت إلا بإذن الله كتابا مؤجلا ومن يرد ثواب الدنيا نؤته منها ومن يرد ثواب الآخرة نؤته منها وسنجزي الشاكرين. هیچ کەسێکیش نامرێت مەگەر بەویستی خوددا نەبێت لە کات و وەختی دیاری کراودا ئەمەش خۆی هاندەرێکە بۆ ئیماندار کە لە مەرگ نەترسێت جا ئەوەی پاداشتی دنیای دەبێت هەندێکی پێدەبەخشین ئەوەشی پاداشتی قیامەتی دەبێت هەندێکی پێدەبەخشین لە داهاتوویەکی نزیکیشدا پاداشتی سوپاس گوزاران دەدەینەوە. وكأين من نبي قاتل معه ربيون كثير فما وهنوا لما أصابهم في سبيل الله وما ضعفوا وما استكانوا والله يحب الصابرين.
چەندەها پێغەمبەر هەبوون کە خوددا ناس و پیاوچاکانی زۆر لەگەڵیدا بوون و دژ بە دوژمنان جەنگاون. جا ئەوانە هیچ کات سستی و بێزاری و بێتاقەتی ڕووی تێ نەکردوون بەهۆی ئەوەی کە تووشیان هاتووە لە پێناو ڕێبازی خوددادا. لاواز و بێهێز و سەرشۆڕیش نەبوون بۆ دوژمنان. خدای گەورەش ئەو ئارامگر و خۆڕاگرانەی خۆش دەوێت. وما كان قولهم إلا أن قالوا ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. ئەو کاتە گفتاریان تەنها ئەمە بووە کەوتویانە پەروەردگارە لە گوناه و هەڵەکانمان ببوورە و لە زیادە ڕەوی کاروبارمان خۆش ببە، دامەزراومان بکە، سەرمان بخە بەسەر ئەم گەرە بێ باوەڕەدا. فآتاهم الله ثواب الدنيا وحسن ثواب الآخرة والله يحب المحسنين. ئەوسا ئیتر خوددا پاداشتی دنیای پێبەخشین بەسەرکەوتن و پایەداری، پاداشتی چاچی قیامەتیشی بۆ مسۆگەرکردن و خوددا ئەو چاکەکارانەی خۆش دەوێت. يا أيها الذين آمنوا إن تطيعوا الذين كفروا يردوكم على أعقابكم فتنقلبوا خاسرين. أي أواني باورتان هناوا ئەگەر ملکەت و گوێڕایەڵی ئەوانە بن کە کافر و بێدینن، ئەوە بەرەو دوادەتان جێڕنەوە و پاش گەستان دەکەنەوە و لە دین وەرتان دەجێڕن، ئەوسا ئیتر بەدۆڕاوی دەگەڕێنەوە. بل الله مولاكم وهو خير الناصرين. دڵنیابن کە خوانە ناسان یار و یاوەری ئێوە نین، بەڵکو خوددا یار و یاوەرتانە. بێگومان ئەو زاتە چاکترین پشتیوان و یاری دەدەرتانە. سنلقي في قلوب الذين كفروا الرعب بما أشركوا بالله ما لم ينزل به سلطانا ومأواهم النار وبئس مثوى الظالمين. أي قروي إيمان داران دڵنیابن کە لەمە دوا ئێمە ترس و بیم فرێدەدەینە دڵی ئەوانەی کە بێ باوەڕن بەهۆی ئەوەی شەریک و هاوڵیان بۆ خوددا بڕیارداوە بێ ئەوەی خوددا هیچ دەسەڵاتێکی پێدا بن بۆ دانانی هاوڵگەری. ئەوانە سەرنجامی گەڕانەوەیان ئاگری دۆزەخە کە چەند ناخۆش و خراپە جێگەی ستەمکاران. ولقد صدقكم الله وعده إذ تحسونهم بإذنه حتى إذا فشلتم وتنازعتم في الأمر وعصيتم من بعد ما أراكم ما تحبون منكم من يريد الدنيا ومنكم من يريد الآخرة ثم صرفكم عنهم ليبتليكم ولقد عفا عنكم والله ذو فضل على المؤمنين. سوێن بێت خدا بەڵێنی خۆی بۆ ئێوە بەڕاستی بردەسەر لە سەرەتای جەنجی ئوحوددا هەر بە مۆڵەت و یارمەتی ئەو دوژمنانتان بەگیر هێنا و تێکتان شکاندن هەتا ئەو کاتەی کە ساردی ڕووی تێکردن و بوو بە کێشەتان لەسەر هەندێک شت و یاخی بوون لە فەرمانی پێغەمبەر سەنگەرتان چۆڵ کرد دوای ئەوەی هەندێک شتی نیشاندان کە حەستان لێ دەکرد هەتانە دنیای دەوێت و هەتانە قیامەتی مەبەستە لەوە دوا دەستی ئێوەی کۆتا کرد لە دوژمنان تا تاقیتان بکاتەوە. سوێن بێت بەڕاستی خوددا چاوپۆشی لێکردن و لێتان خۆش بوو. خوددا فەزل و ڕێزی هەیە بۆ ئیمانداران. إذ تصعدون ولا تلوون على أحد والرسول يدعوكم في أخراكم فأثابكم غما بغم لكي لا تحزنوا على ما فاتكم ولا ما أصابكم والله خبير بما تعملون. ئیتر ئەوە بوو کە بەگیر هاتن و کشانەوە و شپەرزە و پەرت و بڵاو بوون خۆتان هەڵدەجێڕا بە چێوی ئوحد و دەوروبەریدا و ئاورتان لە کەس نەدەدایەوە
لكاتێکدا پێغەمبەریش بەدواتاندا بانجی دەکردن لە لاکەی ترەوە ئەی بەندەکانی خوددا بگەڕێنەوە و ڕامەکەن جا ئەوە بوو ئێوە خەم و خەفەتتان کردە دڵی پێغەمبەرەوە بە نافەرمانیتان خدای گەورەش خەم و پەژارەی کردە دڵی ئێوەوە بەدەنگ و باسی برینداربوونی پێغەمبەر و شەهیدبوونی تاوەکو خەفەت نەخۆن بۆ ئەوەی لە دەستان چوە و ئەوەش کە خوددا تووشی کردوون و بەسەری هێنان خداش ئاگادارە لەو کار و کردەوانەی کە ئەنجامی دەدەن. ثم أنزل عليكم من بعد الغم أمنة نعاسا يغشى طائفة منكم وطائفة قد أهمتهم أنفسهم يظنون بالله غير الحق ظن الجاهلية يقولون هل لنا من الأمر من شيء قل إن الأمر كله لله يخفون في أنفسهم ما لا يبدون لك يقولون لو كان لنا من الأمر شيء ما قتلنا هاهنا قل لو كنتم في بيوتكم لبرز الذين كتب عليهم القتل إلى مضاجعهم وليبتلي الله ما في صدوركم وليمحص ما في قلوبكم والله عليم بذات الصدور. پاشان دوای ئەو غەم و پەژارەیە ئارامی و هێمنی بەسەردا دابەزاندن کە وەنەوزێک بوو دەستەیەکتانی داگرت بوو دەستەیەکی تریش بەڕاستی خەمی خۆیان بوو گومانی ناڕەوایان دەبرد بە خودای گەورە بە گومانی نەفامانە دەیانوت ئایا ئێمە لەم کارەدا لە بەدەستهێنانی سەرکەوتن هیچ شتێکمان هەیە ئەو پشتیوانەی کە خوددا بەڵێنی پێدابووین بۆ نەهات ئەی محەممەد پێیان بڵێ بێگومان هەموو شتێک بەدەست خوددایە ئەوانە هەندێک شت دەشارنەوە لە دەرونی خۆیاندا و بۆ تۆی دەرناخن هەروەها دەڵێن ئەگەر بەڵێنی سەرکەوتن ڕاست بووایە ئێمە شتێکمان بەدەست بووایە لێرەدا نەدەکوژراین پێیان بڵێ ئەگەر لە ماڵی خۆشتاندا بوونایە ئەوانەی کە بڕیارە بکوژرانایە دەبووە هەروایان بەسەر بەهاتایە و لە شوێنی کوژرانیاندا ڕاکشانایە بێگومان خوددا ئەم شتانەتان بەسەر دەهێنێت تا ئەوەی لە دەروونتاندا هەیە تاقی بکاتەوە و چی لە دڵەکانتاندا هەیە خاوێنی بکاتەوە و حەقیقەتی دەربخات ئەو خودایش زانایە بەوەی کە لە ناخی سینەکاندا حەشار دراوە. إن الذين تولوا منكم يوم التقى الجمعان إنما استزلهم الشيطان ببعض ما كسبوا ولقد عفى الله عنهم إن الله غفور حليم. بێگومان ئەوانەی پشتیان هەڵکرد لە غەزای ئوحد لە ڕۆژی بەیەک گەیشتنی هەردوو ئۆردوی ئیمانداران و ئۆردوی بێباوەڕان ئەوانە تەنها شەیتان تووشی هەڵی کردن لە خشتەی بردن بەهۆی هەندێک گوناهەوە کە ئەنجامیاندا بوو بەڕاستی خوددا لێیان خۆش بوو چونکە بێگومان خوددا لێ خۆش بووە لە گوناهەکەتان و ئارامگر و خۆڕاگرە زوو تۆڵە لە یاخی بوان ناسێنێت. يا أيها الذين آمنوا لا تكونوا كالذين كفروا وقالوا لإخوانهم إذا ضربوا في الأرض أو كانوا غزا لو كانوا عندنا ما ماتوا وما قتلوا ليجعل الله ذلك حسرة في قلوبهم والله يحيي ويميت والله بما تعملون بصير. أي أواني باورتان هناوة وەکو ئەوانە مەبن کە بێ باوەڕ بوون لە کاتی سەفەر بەسەر زەویدا یاخود کاتی جەنگ بە برایانی هاوبیریان دەوت ئەگەر لای ئێمە بوونایە نەدەمردن نەدەکوژران بۆ ئەوەی خوددا ئەوە بکاتە خەفەت و ناخۆشی لە دڵیاندا خۆ هەر خوددا ژیان بەخشە و مرێنەرە خوددا بینایە بەو کار و کردەوانەی کە ئەنجامی دەدەن. ولئن قتلتم في سبيل الله أو متم لمغفرة من الله ورحمة خير مما يجمعون. خۆ ئەگەر بکوژرێن لە پێناوی خوددادا یاخود بمرن لێ خۆشبوون لەلایەن خودداوە هاوڕێ لەگەڵ ڕەحمەت
چاکترە لەوەی کە خەڵکی کۆی دەکەنەوە. ولئن متم أو قتلتم لإلى الله تحشرون. سوێن بێت ئەگەر بمرنیان بکوژرێن هەر بۆ لای خوددا کۆ دەکرێنەوە. فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك فاعف عنهم واستغفر لهم وشاورهم في الأمر فإذا عزمت فتوكل على الله إن الله يحب المتوكلين. كوابو أي محمد بەهۆی ڕەحمەتی خودداوەیە تۆ نەرم و هێمن بوویت لەگەڵیاندا خۆ ئەگەر تۆ ڕەوق سەرڕق و بێبەزەیی بوویتایە ئەوە هەموو لە دەورت بڵاوەیان دەکرد کەواتە چاوپۆشیان لێ بکە و لێیان ببوورە و داوای لێخۆشبوونیان بۆ بکە لە کار و پێشهاتدا پرس و ڕایان پێ بکە دوای مەشۆرەت و پرس و ڕا ئەگەر بڕیارتدا کارێک ئەنجام بدەیت ئەنجامی بدە و پشت بە خوددا ببەستە چونکە بەڕاستی خوددا ئەوانەی خۆش دەوێت کە پشتی پێدەبەستن. إن ينصركم الله فلا غالب لكم وإن يخذلكم فمن ذا الذي ينصركم من بعده وعلى الله فليتوكل المؤمنون. ئەگەر خوددا سەرکەوتنتان پێ ببەخشێت ئەوە هیچ کەس ناتوانێت سەرکەوێت بەسەرتاندا خۆ ئەگەر پشتتان بربدات ئەوە چێ هەیە دوای ئەو کۆمەکتان بکات و سەرتان بخات دەبا ئەوانەی ئیماندارن هەر پشت بە خوددا ببەستن. وما كان لنبي أن يغل ومن يغلل يأت بما غل يوم القيامة ثم توفى كل نفس ما كسبت وهم لا يظلمون. هەندێک گومانیان برد کە پێغەمبەر لە دابەشکردنی دەستکەوتدا نادادی دەکات بێگومان بۆ هیچ پێغەمبەرێک نەبووە کە نادادی و خیانەت بکات هەر کەس ناحەقی و نادادی بکات لە ڕۆژی قیامەتدا نادادیەکەی یەخەی پێدەگرێت و بە کۆڵیەوەیەتی لەوە دوا پاداشتی هەر کەسێک بە گوێرەی کردەوەکانی دەدرێتەوە و ئەوانە ستەمیان لێ ناکرێت. ئەفەمەن اتبع رضوان الله كمن باء بسخط من الله ومأواه جهنم وبئس المصير. ئایا ئەو کەسەی بەپەرستن و چاکەکاری شوێنی ڕەزامەندی خوددا کەوت بێت وەکو ئەو کەسە وایە کە بەهۆی گوناه و تاوانەوە شایستەی خەشم و قینی خوددا بێت بێگومان شوێنی و جۆرە کەسانە دۆزەخە کە سەرنجامێکی ناخۆشە. هم درجات عند الله والله بصير بما يعملون. هەر یەک لەو دوو دەستەیە پلەپایەی خۆی هەیە لە لای خوددا لە بەهەشتی بەریندا یاخود لە ناخی دۆزەخدا بەڕاستی خوددا بینایە بەو کار و کردەوانەی کە ئەنجامی دەدەن. لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة وإن كانوا من قبل لفي ضلال مبين. سوێن بێت بێگومان خوددا منەتی ناوەتە سەر ئیمانداران کاتێک پێغەمبەرێکی بۆ ڕەوانە کردوون لە خۆیان ئاەتەکانی ئەویان بەسەردا دەخوێنێتەوە دڵ و دەرونیان پاک و پخت دەکاتەوە هەروەها فێری قورئان و داناییان دەکات بەڕاستی پێشتر لە گومڕایەکی ئاشکرادا ڕۆچوو بوون. أولما أصابتكم مصيبة قد أصبتم مثليها قلتم أنى هذا قل هو من عند أنفسكم إن الله على كل شيء قدير. ئایا کاتێک بەڵاو ناخۆشیەکتان توش هات لە جەنگی ئوحددا بۆ دەڵێن ئەمە چی بوو بۆ وامان بەسەر هات لە کوێوە ئەمەمان بۆ هات ئەی بۆ لایەتان چوو خۆ لە جەنگی بەدردا بەڕاستی ئێوە دوو ئەوەندەتان بەوان کرد اینجا پێیان بڵێ ئەو بەڵایە لەلایەن خۆتانەوە توشتان هات کاتێک نافەرمانی پێغەمبەرتان کرد و تەماعی دنیا لە دەروونتاندا جوڵا بەڕاستی خوددا دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا هەیە بەندە چاکەکانیشی کاتێک هەڵە بکەن تووشی بەڵایان دەکات. وما أصابكم يوم التقى الجمعان فبإذن الله وليعلم المؤمنين.
ئەوەشی کە تووشتان بوو لە ڕۆژی بەیەکگەیشتنی هەردوو ئۆردووەکە لە جەنگی ئوحوددا ئەوە بە فەرمان و ویستی خوددا بوو تا ئیمانی باوەڕداران دەربخات وليعلم الذين نافقوا وقيل لهم تعالوا قاتلوا في سبيل الله أو ادفعوا قالوا لو نعلم قتالا لاتبعناكم هم للكفر يومئذ أقرب منهم للإيمان يقولون بأفواههم ما ليس في قلوبهم والله أعلم بما يكتمون و دووڕێیونا لەباری دوڕوەکانیش دەربخات کاتێک پیان وترا وەرن بجەنگن لە پێناوی خوددادا یان هیچ نەبێت بەرگری لە خۆتان و ماڵ و منداڵتان بکەن وتیان ئەگەر بمانزانایە شەڕ و جەنگ بەرپا دەبێت ئەوە شوێنتان دەکەوتین و دەجەنگاین ئەوانە ئەو ڕۆژە لە کوفرەوە نزیکترن تا لە ئیمان بەدەمیان شتێک دەڵێن کە لە دڵ و دەرونیاندا نییە خداش زانایە بەوەی کە دەیشارنەوە الذين قالوا لإخوانهم وقعدوا لو أطاعونا ما قتلوا قل فادرءوا عن أنفسكم الموت إن كنتم صادقين ئەوانەی بۆی دانیشتن و نەچوون بۆ جەنگ بە براکانی خۆیانیان وت ئەگەر ئەوانە واتە شەهیدان بە قسەی ئێمەیان بکردایە نەدەکوژران ئەی پێغەمبەر پێیان بڵێ دەیکەواتە مردن لە خۆتان دوور بخەنەوە ئەگەر ڕاست دەکەن ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله أمواتا بل أحياء عند ربهم يرزقون هەرگیز وا مەزان و وادامنێن ئەوانەی لە پێناوی خوددادا شەهید بوون و کوژران مردوون نەخێوانیە بەڵکو ئەوانە زیندون لای پەروەردگاریان لە ڕزق و ڕۆزی هەمەجۆر و تایبەت بەهرەوەرن فرحين بما آتاهم الله من فضله ويستبشرون بالذين لم يلحقوا بهم من خلفهم ألا خوف عليهم ولا هم يحزنون زۆر دڵخۆش و شادمانن بەو بەخشش و زیادە فەزڵەی کە خوددا پێی بەخشیون مژدەش دەدەن بەوانەی هێشتا بەوان نەگەیشتون و شەهید نەبوون کە بێگومان هیچ ترس و بیمێکیان لەسەر نییە هیچ غەم و پەژارەیەکتان بۆ پێش نایەت لە بەجێهێشتنی دنیا يستبشرون بنعمة من الله وفضل وأن الله لا يضيع أجر المؤمنين مژدە دەدەن بە ناز و نیعمەتانی تایبەتی و فەزڵ و ڕێزی بێسنوور لەلایەن خودای میهرەبانەوە بەڕاستی خوداش پاداشتی ئیمانداران زایە ناکات و ڕنج بە خەسار نابن الذين استجابوا لله والرسول من بعد ما أصابهم القرح للذين أحسنوا منهم واتقوا أجر عظيم ئەوانەی بەدەم بانگەوازی خوددا و پێغەمبەرەوە چوون دوای ئەوەی کە تووشی ناخۆشی و زام و ئێش بوون بۆ ئەوانەیان کە چاکەیان کرد و پارێزکار بوون پاداشتی زۆر گەورە و بێسنوور ئامادەیە الذين قال لهم الناس إن الناس قد جمعوا لكم فاخشوهم فزادهم إيمانا وقالوا حسبنا الله ونعم الوكيل ئەوانەی کە خەڵکی باوەڕلاواز پێیان دەڵێن بەڕاستی خەڵکی بێباوەڕ و خوددا نەناس خۆیان بۆ ئێوە کۆ کردوتەوە و خۆیان بۆ ئێوە مەڵاس داوە لێیان بترسن خۆتان تووشی بەڵا مەکەن بەڵام ئەوان واتە ئیمانداران بەو پڕوپاگەندەیە باوەڕیان زیاتر دامەزرا و وتیان خودامان بەسە کە یاردەدەر و یارمەتی دەرێکی چاکە فانقلبوا بنعمة من الله وفضل لم يمسسهم سوء واتبعوا رضوان الله والله ذو فضل عظيم ئەو سائیتر مسلمانان گەڕانەوە هاوڕێ لەگەڵ فەزڵ و ناز و نیعمەتی خوداییدا هیچ ناخۆشیێکیان بۆ پێش نەهات چونکە شوێنی ڕەزامەندی خوددا کەوتبوون و هەر ئەوەشیان مەبەست بوو خودای گەورەش هەر خۆی خاوەنی فەزڵ و ڕێزێکی زۆر گەورەیە إنما ذلكم الشيطان يخوف أولياءه فلا تخافوهم وخافون إن كنتم مؤمنين
ئەوە بەڕاستی تەنها شەیتانە یاوەرەکانی خۆی دەترسێنێت. ئێوەی ئیماندار لێیان مەترسن، بەڵکو هەر لە من بترسن ئەگەر ئیماندارن. بێگومان ترسان لە خوددا ئاسوودەی و ئارامی دەبەخشێت بە ئیماندار. ولا يحزنك الذين يسارعون في الكفر إنهم لن يضروا الله شيئا يريد الله ألا يجعل لهم حظا في الآخرة ولهم عذاب عظيم. ئەی پێغەمبەر، ئەوانەی کە پێش بڕچێ دەکەن لە بێ باوەڕیدا خەمبارت نەکەن، چونکە بەڕاستی ئەوانە هەرگیز هیچ زیانێک بە خوددا ناگەێنن. خدا دەیەوێت هیچ بەشێکیان لە قیامەتدا پێ نەبەخشێت، سزای سەخت و زۆر ناسۆریش بۆیان ئامادەیە. إن الذين اشتروا الكفر بالإيمان لن يضروا الله شيئا ولهم عذاب أليم. بەڕاستی ئەوانەی بێباوەڕیان هەڵبژارد لە جیاتی ئیمان، بێباوەڕیان کڕی لە جیاتی باوەڕ، بە هیچ جۆرێک زیان بە خوددا ناگەێنن، بەڵکو سزای بە ئێش چاوەڕێیانە. ولا يحسبن الذين كفروا أنما نملي لهم خير لأنفسهم إنما نملي لهم ليزدادوا إثما ولهم عذاب مهين. ئەوانەی ڕێبازی کوفریان گرتۆتە بەر وا گومان نەبن کە مۆڵەتمان داون و ناز و نیعمەتی دنیامان پێبەخشیون. ئەوە خێرە بۆیان، ئێمە تەنها بۆیە مۆڵەتیان دەدەین تا زیاتر گوناهبار ببن و سزایەکی ڕیسوا کەرد چاوەڕێیانە. ما كان الله ليذر المؤمنين على ما أنتم عليه حتى يميز الخبيث من الطيب وما كان الله ليطلعكم على الغيب ولكن الله يجتبي من رسله من يشاء فآمنوا بالله ورسله وإن تؤمنوا وتتقوا فلكم أجر عظيم. خدا ئیمانداران واز لێ ناهێنێت هەروەکو ئەوەی کە ئێستا ئێوە لەسەری هەن، دڵسۆز و نادڵسۆز، خەمخۆر و بێباک تێکەڵن، هەتا پیس و پاک لە یەک جیا نەکاتەوە بەهۆی جۆرەها تاقیکردنەوە و پێشهاتەوە. بێگومان خدا جیهانی شاراوەتان نیشان نادات تا ئایندە بزانن، بەڵکو خدا لە پێغەمبەرەکانی کەسانێک هەڵدەبژێرێت کە بیەوێت تا لە هەندێک نهێنی ئاگادار بن بەو ڕادەیەی کە پێویستە. جا باوەڕ بە خدا و پێغەمبەرانی بهێنن، خۆ ئەگەر باوەڕی دامەزراو بهێن و پارێزکاری بکەن و لە خدا ترس بن، ئەوە پاداشتی بێسنوور و نەبراوە چاوەڕێتانە. ولا يحسبن الذين يبخلون بما آتاهم الله من فضله هو خيرا لهم بل هو شر لهم سيطوقون ما بخلوا به يوم القيامة ولله ميراث السماوات والأرض والله بما تعملون خبير. واگومان نەبن ئەوانەی کە بەخیلی و ڕەزیلی دەکەن لەو ناز و نیعمەتانەی خدا پێی بەخشی و نابەخشن کارێکی چاکە بۆیان. نەخێر، ئەوە کارێکی خراپ و نادروستە بۆیان، چونکە ئەو شتانەی کە نەیان دەبەخشی لە ڕۆژی قیامەتدا دەست دەنێتە بینیان و دەبنە کۆت لە گەردنیاندا. بێگومان هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە هەر خدا خاوەنیانە و خدا ئاگایە بە هەموو ئەو کار و کردەوانەی کە ئێوە ئەنجامی دەدەن. لقد سمع الله قول الذين قالوا إن الله فقير ونحن أغنياء سنكتب ما قالوا وقتلهم الأنبياء بغير حق ونقول ذوقوا عذاب الحريق. سوێن بێت بێگومان خدای پەروەردگار گفتاری نابەجێی ئەو جوولەکانەی بیست کە وتیان خدا هەژارە و ئێمە دەوڵەمەندین. ئێمە ئەو گفتارانە یاداشت و تۆمار دەکەین لەسەریان، هەروەها کوشتنی پێغەمبەران بەدەستی ئەوان بەناحەق لە دەوزەخیشدا پێیان دەڵێن بچێژن سزای ئاگری سوتێنەر. ذلك بما قدمت أيديكم وأن الله ليس بظلام للعبيد. ئەو سزایە لە دەرەنجامی دەست پێشخەری خۆتاندایە،
چونکە بەڕاستی خوددا هیچ جۆرە ستەمێک لە بەندەکان ناکات. الذين قالوا إن الله عهد إلينا ألا نؤمن لرسول حتى يأتينا بقربان تأكله النار قل قد جاءكم رسل من قبلي بالبينات وبالذي قلتم فلم قتلتموهم إن كنتم صادقين. ئەو جوولەکانەی دەڵێن خوددا پەیمانی داوە بە ئێمە کە بە هیچ پێغەمبەرێک باوەڕ نەکەین تا قوربانیەکمان بۆ نەهێنێت و نەیبینین ئاگر دەیخوات و دەیسووتێنێت و لە ناوی دەبات. ئەی محەممەد پێیان بڵێ خۆژمارەیەک پێغەمبەر لە پێش منەوە ڕەوانەکران بۆتان بە چەندەها بەڵگە و نیشانەی ئاشکراوە و بەو داخوازیەشەوە کە وتتان جا بۆ کوشتان و شەهیدتان کردن ئەگەر ئێوە ڕاستگۆن. فإن كذبوك فقد كذب رسل من قبلك جاءوا بالبينات والزبر والكتاب المنير. خۆ ئەگەر بڕوایان پێ نەکردیت ئەوە بەڕاستی زۆرێک لە پێغەمبەرانی پێش تۆ بڕوایان پێ نەکراوە هەرچەندە جۆرەها مۆعجیزە و نامەی پڕ لە ستایش و ئامۆژگاری و کتێبی ڕووناکەرەوەیان هێنابوو. كل نفس ذائقة الموت وإنما توفون أجوركم يوم القيامة فمن زحزح عن النار وأدخل الجنة فقد فاز وما الحياة الدنيا إلا متاع الغرور. هەموو کەسێک دەبێت بمرێت و مردن بچێژێت تەنها لە ڕۆژی قیامەتدا کرێ و پاداشتان بە تەواوی پێدەدرێت دەرەنجامی کردەوەکانتان دێتەوە ڕێتان ئەوسا ئەوەی دوور خرایەوە لە ئاگری دۆزەخ و خرایە بەهەشتەوە ئەوە بەڕاستی سەرفراز بووە ژیانی دنیاش بێجگەلەوەی کە ڕابواردنێکی خەڵەتێنەرە شتێکی تر نییە. لتبلون في أموالكم وأنفسكم ولتسمعن من الذين أوتوا الكتاب من قبلكم ومن الذين أشركوا أذى كثيرا وإن تصبروا وتتقوا فإن ذلك من عزم الأمور. سوێن بێت بێگومان تاقی دەکرێنەوە لە ماڵ و دارایی و خۆیشتاندا زیان لە ساماندا دەکەن خۆتان تووشی ناخۆشی و ئازار دەبن هەروەها سوێن بێت لە خاوەنانی کتێبی پێش خۆتان و لە مشریک و هاوڵگەرانەوە ئازارێکی زۆر دەبیستن ئەوەندە بوختان و قسەی نابەجێتان بۆ هەڵدەبەستن وەک ئازار بەرگوێتان بکەوێت وایە بەڵام ئەگەر خۆڕاگر بن و پارێزکار بن و لە خوددا بترسن لە سنوور دەرنەچن بەڕاستی ئەو هەڵوێستە لە کارە پەسند و کردەوە پایەدارەکانە. وإذ أخذ الله ميثاق الذين أوتوا الكتاب لتبيننه للناس ولا تكتمونه فنبذوه وراء ظهورهم واشتروا به ثمنا قليلا فبئس ما يشترون. یاد بێنەرەوە کاتێک خوددا پەیمانی وەرگرت لەوانەی کتێبیان پێ بەخشراوە کە ڕوونی بکەنەوە بۆ خەڵکی و مەرامەکانی باز بکەن و نەیشارنەوە کەچی خستیانە پشت خۆیان و بە نرخێکی هەرزان فرۆشتیان ئەگەر هەموو دنیاش بێت دینی بۆ بفرۆشی هەرزان فرۆشراوە و زەرەرێکی بێسنوورە ئای کە شتێکی بێ نرخیان کڕیوە و دەستیان کەوتووە. لا تحسبن الذين يفرحون بما أتوا ويحبون أن يحمدوا بما لم يفعلوا فلا تحسبنهم بمفازة من العذاب ولهم عذاب أليم. وا گومان مەبە بەوانەی دڵخۆشن بەوەی کە هەیانە و حەز دەکەن باز بکرێن و خەڵکی سوپاسیان بکات لەسەر کار و چاکەیەک کە نەیان کردووە ئەوە هەرگیز وا مەزانە ئەوانە لە دەست سزا ڕزگاریان دەبێت بەڵکو سزایەکی بە ئێش چاوەڕێیانە. ولله ملك السماوات والأرض والله على كل شيء قدير. هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە هەر خوددا خاوەنیانە و ئەو خوددایە دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا هەیە.
إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب بەڕاستی لە دروستکردنی ئاسمانەکان و زەویدا و لە ئاڵ و گۆڕی شەو و ڕۆژدا بەڵگە و نیشانەی زۆر هەن بۆ کەسانی ژیر و هۆشمەند. الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. ئەوانەی یادی خوددا دەکەن لە کاتێکدا کە بە پێوەن یا دانیشتون یا ڕاکشاون لە هیچ حاڵەتێکدا یادی ئەو زاتە فرامۆژ ناکەن. هەمیشە بیر دەکەنەوە لە دروستبوونی ئاسمانەکان و زەوی، بیر دەکەنەوە لە هەموو وردەکاریەک، سەرنجی هەموو دیاردەیەک دەدەن. سەرنجام دەڵێن پەروەردگارە تۆ ئەم هەموو دروست کراوانت بێهودە و بێ ئامانج دروست نەکردووە، پاچی و بێگەردی شایستەی تۆیە، لە تۆش بمان پارێزە لە سزای ئاگری دۆزەخ. ربنا إنك من تدخل النار فقد أخزيته وما للظالمين من أنصار. پەروەردگارە بەڕاستی تۆ هەرکەس بخەیتە ناو ئاگری دۆزەخەوە ئەوەی ئیتر شەرمەزار و ڕیسوا و خەجاڵەتت کردووە. جا بێگومان لەوێ ستەمکاران هیچ جۆرە پشتیوانێکیان نییە. ربنا إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا ربنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. پەروەردگارە بەڕاستی ئێمە گوێمان لە بانگ خوازێک بوو، بانگی کردین بۆ ئیمان و دەیفەرموو ئیمان بهێنن بە پەروەردگارتان. جا ئێمەش بێ دوو دڵی خێرا باوەڕمان هێنا و وتمان پەروەردگارە دەتۆش لە گوناه و هەڵەکانمان خۆش ببە، چاوپۆشی بکە لە کردارە ناپەسندەکانمان و لەسەر ڕێبازی چاکان و بەختەوەران بمان مرێنە و لەگەڵ ئەواندا کۆمان بکەرەوە. ربنا وآتنا ما وعدتنا على رسلك ولا تخزنا يوم القيامة إنك لا تخلف الميعاد. پەروەردگارە ئەو بەڵێنانەشمان بۆ ئەنجام بدە کە لەسەر زاری پێغەمبەرانتدا بە ئێمەت داوە کە سەرکەوتنە لە دنیادا و بەهەشتی بەرینە لە داهاتوودا و لە ڕۆژی قیامەتیشدا خەجاڵەت و ڕوو زەردمان مەکە. بێگومان تۆ بەڵێن شکێن نیت و بەڵێنی خۆت دەبەیتە سەر. فاستجاب لهم ربهم أني لا أضيع عمل عامل منكم من ذكر أو أنثى بعضكم من بعض فالذين هاجروا وأخرجوا من ديارهم وأوذوا في سبيلي وقاتلوا وقتلوا لأكفرن عنهم سيئاتهم ولأدخلنهم جنات تجري من تحتها الأنهار ثوابا من عند الله والله عنده حسن الثواب. کاتێک ئیمانداران بەم شێوەیە نزایان کرد کە پەروەردگاری ئازیزیان فێریان دەکات، بێگومانە و زاتە دوعاکانیان لێ وەردەگرێت بەهانا و هاواریانەوە دەچێت بۆیە دەفەرموێت بەڕاستی من هەوڵ و کۆش و کار و کردەوەی هیچ کام لە ئێوە بەزایە نادەم، چنێرینە و پیاوتان چمێینە و ئافرەتتان، چونکە هاوکاری یەکتر بوون لە چاکە و چاکەکاریدا. جا ئەوانەی کۆچیان کرد و لە شوێنەواری خۆیان دەربەدەرکران و ئازار و ئەشکەنجەدران لە پێناوی مندا و جەنگان و شەهیدکران، بەڕاستی سوێن بێت چاوپۆشی دەکەم لە هەڵە و گوناهەکانیان و دایان خەمە باخەکانی بەهەشتەوە کە چەندەها ڕووبار بەژێر درەختەکانیدا و بەردەم کۆشکەکانیدا دەڕوات. ئەمەش پاداشتێکە لەلایەن خوداوە پێشکەشیان دەکرێت
خدا پاداشتی چاک و جوانی لایە بۆ تێکۆشەران. لا يغرنك تقلب الذين كفروا في البلاد. ئەی ئیماندار هەرگیز هێز و دەسەڵاتی ئەوانەی بێباوەڕن لە وڵاتاندا تۆ لە خشتن نەبات. متاع قليل ثم مأواهم جهنم وبئس المهاد. ئەوە هەر هەمووی ڕابواردنێکی کەمە چونکە لەوە دوا شوێن و جێگەیان دۆزەخە کە ناخۆشترین جێگە و ڕێگەیە. لكن الذين اتقوا ربهم لهم جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها نزلا من عند الله وما عند الله خير للأبرار. بەڵام ئەوانەی کە پارێزکارن و لە سزای پەروەردگاریان دەترسن جێگە و ڕێگەیان باخەکانی بەهەشتە کە چەندەها ڕووبار بەژێر درەختەکانیدا و بە بەردەم کۆشکەکانیدا دەڕوات هاوڕێ لەگەڵ ژیانی هەمیشەیی لەوێدا. ئەو شوێنانەش لەلایەن خوداوە ئامادەکراوە بۆ میوانداری هەمیشەیی بەختەوەران. هەڵبەتە ئەو بەشەی کە لای خودایە چاکتر و بەنرخترە بۆ چاکەکاران و خوداناسان. وإن من أهل الكتاب لمن يؤمن بالله وما أنزل إليكم وما أنزل إليهم خاشعين لله لا يشترون بآيات الله ثمنا قليلا أولئك لهم أجرهم عند ربهم إن الله سريع الحساب. بەڕاستی هەندێک کەس هەن لە خاوەنانی کتێب کە باوەڕی بە خوددا پتە و دامەزراوە هەروەها بەو قورئانش کە بۆ ئێوە ڕەوانە کراوە و بەو کتێبانش بۆ خۆیان پێشتر ڕەوانە کراوە. لە کاتێکدا ئەوانە ترسی خودایان لە دڵدایە و مەبەستیانە خوددا لێیان ڕازی بێت. ئاەتەکانی خوددا بە نرخێکی کەم یاخود بە هیچ نرخێک نافرۆشن. ئەوانە پاداشتی ئیمان و باوەڕی خۆیان لای پەروەردگاریان وەردەگرن. بەڕاستی خوددا بە خێرایی لێپرسینەوە ئەنجام دەدات تا بەزووی بەختەوەران بخاتە بەهەشتەوە و ناپوختەکانیش لە دۆزەخ تون بکات. يا أيها الذين آمنوا اصبروا وصابروا ورابطوا واتقوا الله لعلكم تفلحون. ئەی ئەوانەی کە باوەڕتان هێناوە خۆگر بن و خۆڕاگری و ئارامگری بەسەر خۆتاندا بهێنن نەبەزن لە